سلام علیکم و رحمت الله و برکاته. افدمی باش صلاف به همه تماشاوان و گهدارین کردستان 24 بری کردستان 24 الباشور کردستان و اف برنامه دوی پاشیوه روزا دوی رمضان پیروز دا و هم بجین هشتا روزا یکیجی راستی جیب تمام نبود علی اوه پاشیوا دوی هم دی ابروکه دست بکین که دیجی پاشیوا یکی هات پیشکش کردن ابروکه خود حس که پاشیوا دیجی دو تورین تایبت هم جوالی بجین آیین اسلامی و ایمانیان هم ده مهوان خو مامستای آینی محبت و هم جیش آلیه تندرستی و کچا هم بشین جوالی تندرستی و روزیگر تندرستی خوب پارزد خارنکا تندرست بخود ایدیش نوا رمضانش دا دما رمضان تا تمام بد وی لشک تندرست هبد ابروکه خود حس کت هم ده برنامه پاشیف دا بشوی که راستا خود گل ها دا بینو جوالی کند و مهوان جوالی کدن جیوه و پاکیجن تایبت دور هیوا رمضان الپارچین کردستانی مهبن که چا پیشوازی هیوا رمضان پیروز کن که افروکه روزایی که در باز کردم کیف و خوشی و جالیه که دن جیوه مهف کارن خوش همی پارچین کردستانی بتیبت چیجی باشور و باکور روزاوا روزهلات جمی ورگرینش در وی کردستانی چی پنویت همی حال بدین همی هف کارن خوار بگینید نوا ترکیه دا و اروپا چی پنویت که چا روزگر در وی ولات تیبت چی کردین ما رواندا کردیل در وی ولات روزین خود چا در باز کن دسپیکی جی امده برف روزاوای کردستانی و بچین که چا روزاوای کردستان روزا ایکی رمضان پیروز در باز کردن ایدی روزاوای کردستان بگشتی تایبتی جی لباجارن کو دیار اوجی قامشلو ام بجین بشیوه که کیف و خوشی پیشوازی هیوا رمضان پیروز کردن و هیوی خواست کو اف هیوا بدل خوشی با آرامی جی تمام بلش عالیه کدن جی کی باشوری کردستان جی دیهی جی من بحث کرد گلایی و گازنده خلکی زیادتر اوت نوا بازاری دا نرخی کلوپلان گله زیاده بلند به لروجاوای کردستان یه هر افگلی و گازنده هیا لام دابزانی جبلی بلند بینا بهای کلوپلا خلک روجاوای کردستانی چه شیوه پیشوازی به هیوی کرو برنامه پاشیف گله بردامه دیجی بردان وان 2 ساعت داد گل مداو ایرو روجای کمینج ماه رمضان پیروزره ماه خیر و آشتیه به پیشوازی که گش لروج آوای کردستانی دست پیدکه. ولاتین باجار قامشلو بکیف و خوشی دست بروجیا خود دکن و هیوی دکن کومینا هر سال با آشتی و آرامی در باس ببه توی روشا آلوز یا گوده ورتیره در باس دبه. شهر رمضان هو شهر الخير والبركة. مها رمضان مها كخير وبركتها ومها وكهبية دناف خلقي ديا. أرمانجا رمضان كمروف صبر آرامية بكشينا وآليكاريا بلنغاز وهجاران بكا. ام هيبي دارن كو نرخي كرستيان لغوري كارينين ولاتيان بن. گرم تنا ورمضان خوشا وام هيبي دكن كو آشتي دناف خلقي دا بلا ببا. لكل البلدان إن شاء الله. ولاتی دبیجن نرخی کرستین خوارنه پر بلنده نمازه گوشت و فیکی افجی بصدما کیسه بازیا بازرگانانه جبر ولوجی پرانیا ولاتیان بری خواه ددین شینکایه و جورین خوارنه ین ارزان و افیک روژی زحمت تردکه نمازه گولاتی جی دوی مهیده دخوازن خوارنا خوش بخون وقالك إنسان هنا مثلا فقير مثلا روجي دقرن آخر شيء تبيني قصر خدي صار بطاطا مثلا يكون خارنا وانا كي بتكون تشكي بسيطه شعبي والجيران تبكنا كي قامشو بجاري قامشو جيران دن جيران مثلا قال لك خير وبيراتينا كي قال لك مثلا خدي زحمتي هاي جالي بهابوني بهايا واب تجار رحم برد لي وانا كفي نبي والله انسان فقير مثلا ناحملين استخازم جو دختيل تجاره بكن جو ولا استحكاميه فقيرانا كن اوه 6 سال مها روژیه بزحمتی بسر خلکین سوریه و روژاوای کردستانی ده در باس دبه. لی ای سال و جبر اولهیا گلدورین کردی پیدا دبه روژی حسان تر دبه. جعالی کی دن و روشا اتمسفیر یا هینک کیسه یا گرمه کم دکه. لی هر خیزانی برسگریکا هری مزنه یا گوالاتی لراستی ویتین. اکرم صالح کردستان 24 قامشلو. برای تماشاوان اینجا ایدی بیشیوی روزاوای کردستان پیشوازی ماه رمضان کر پیوی دارین
ئەو کەیف خوشیال هەی ڕۆژاوای کوردستانی تایبەتیژی قامشلو زێدەتر لێ بێ و ئەو ئەدی بلندکردنەوە نرخێ کەلوپەلا بەرەف نزمی بە بچەی دەفگلەیە ڕۆژاوای کوردستانی تایبەتی دی کوردستانی ژی بگشتی ئەفگلەیە نەمینێت وەکی مەل دەستپێکێژی ئیماژەپویەکەی کردی خودی حەزکرد ئیرۆژی مەدوو تەوەرێن تایبەت دێ هەبن بە هەیڤا ڕەمەزانە پیرۆز و یەک تەوەری ئیمانی کە چاوە ڕۆژیگرتنەوە بە هەیڤا ڕەمەزانێدا مفۆی ژە هەیڤا ڕەمەزانێش ئالیە ئیمانی ڤە ژالیە ڕوحی ڤە وەربگرە ژالیەکە دژ بە مێ بەحسا تەوەری تەندروستی لێ دەستپێکێ وەکی دیارژی دکتور بەشیر خەلیل حەداد نها میهوانی مێ شارازاد بوارێ هزرا ئیسلامیدا زێدەتر ئەم دێ بەحسا ڕەوشتی ڕۆژیگیریکین تایبەتیژی لە هەیڤا ڕەمەزانی بگشتیژیت ناوە ئیسلامی کاچاوە بەحسا ڕەوشتی هاتیەکردن هم جه عالی پیغمبری صلوات خدا سر بن هم جه عالی خدای وقت نوا قرآن پیروز ایدی روشت و کی هاتی دیار کردن جی و کی پیغمبر صلی الله علیه و سلم بیجت انما بعثت لاتمم مکارم الاخلاق کچا پیغمبر جوی وکیت یا دکتور تو قلب خیراتی بس باس ممنون تشکر اما باسرتا باسی وشی روشت یعنیش با عربی کی اخلاق چون باس کرا یعنی پیناسی کی کرد لان عینی اسلام به تایبت لنا قرآنی پیروز داد چون باسی روشت کرا بگشتی مناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ زەنابتان دیارە ڕەوشت بریتیە لەو ئاکار و ڕەفتار و گفتارانەی کە مرۆڤ ئەنجامی دەدا بەرامبەر بە دەوروبەری واتە پەیوەندی مرۆڤ لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵی دەژی لەو کۆمەلگایە کە لەگەڵی دەژی و هەروەها چۆنیەتی بەکارهێنانی زمانی یان کردەوەکانی واتە شێوازی گفتار و ئاکار و ڕەوشی ئەو مرۆڤە بەرامبەر بە کەس و کارەکان کە ئایا کەس و کارێکی سوود بەخشە یان کەسێکی زیان بەخشە بە دەوروبەر و بە کۆمەلگا لەبەر گرنگی ڕەوشتیش لە ژیاندا تەماشا دەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگی زۆر بە ڕەوش داوە و خودای گەورەش لە هەڵبژاردنی پێغەمبەردا و لە خاوێنکردنەوەی دڵ و دەروون و ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوە مەدحی کردووە کە دەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم لەنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک لە تایبەتمەندەکانی ئەوە بوو کە ڕەوشی بەرز بوو بەڵام تایبەتمەندی هەر لەبەر ئەوە شەکرا پێغەمبەر لەلایەن خۆ تایبەتمەندی تریشێ بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام لەبەر ئەوەی تایبەتمەندی ڕەوشت بەرزە و گەورەی و کاریگەری زۆرە لە کۆمەلگا خوای گەورە تەماشا دەکەین بەوە مەدحی دەکا و بەوەی باسی دەکا نافەرمێ ئینەکە لەنەبیٌ کەریم ئینەکە لئینسان عەظیم دەفەرمێ ئینەکە على خلق عظیم واتە خلق ئەخلاق ئەو شتەیە کە بەڕاستی مرۆڤ کاریگەر دەکا لە کۆمەلگادا و بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەندین فەرمودەدا جەخت لەسەر ڕەوش دەکاتەوە بۆ نمونەیەک لەو فەرمودانەی کە دەفەرمێ ئەکمەلکم ئیمانەن ئەحسەنکم ئەخلاقا ئەوەی کە ڕەوشتی جوانتر بێ ئەوە ئیمان و دینداریش یعنی پێکەوە بەسترا لەگەڵ ئیمان بەتەکید بە پلەی بەرزی و نزمی بێگومان لەگەڵ ئیمان و لەگەڵ دین یعنی دیندار دەبێ ڕەوشتی هەبێ هەر کەسێک ڕەوشتی نزمیان ڕەوشتی خراپ بێ دیندارێکەشی خراپە حتا ابن القەیم خوا لێ ڕازی بێ کە زانایەکی بەرزی ئیسلامە دەفەرمێ الدین كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين بله دینداری بە شێوەیەکی گشتی ڕەوش جوانیە هەر کەسێک ڕەوشتی لە تۆ جوانتر بوو کەواتە دینەکەشی لە تۆ دیندارترە یعنی دکتور هەموو عیباداتێک و هەموو کردەوەی مرۆڤ دەستە چوارچێوەی ڕەوشتەوە ئەگەر ڕەوشتی هەمووی دەڕژێتە یەک شوێن کە پێی دەگوتێ ڕەوشت بۆ خۆی مرۆڤ بە شێوەیەکی گشتی مرۆڤ بەهایەکی بەرزە بەهایەکی بەرزە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا خوای گەورە دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەنی ئادەم ئەو مرۆڤە ڕێزی لێنراوە لە نێو مەخلوقاتی خوای گەورە کە خوای گەورە بێجگە لە مرۆڤ مەخلوقاتی تریشی هەیە بەڵام ڕێزی زیاتری لە مرۆڤ ناوە بەچی بە عەقڵ بە بیرکردنەوە بە هزر ئەوەی ئەو شتێک کە مرۆڤ هەیەتی مەخلوقاتەکانی دیکە نیەتی و هەروەها ڕەوشت جوانیش ڕەوشت بەرزیش یەکێکە لە ئامانجە هەرە بەرزەکانی ئیسلام کە بۆ مرۆڤی داناوە ئەو مرۆڤە بەڕێزە و بەرزە بەهایەکی بەرزە لە ئیسلامدا بەڵام ڕەوش جوانی بۆ مرۆڤ دیسان ئامانجێکی بەرزە کە داوا کراوە بۆ مرۆڤ بۆیە تەماشا دەکەن ئیسلام ئەو عیبادەتانەی کە دایناوە ئەو پەرستشانەی کە دایناوە چ نوێژ بێ چ بەڕۆژوبوون بێت چ حەج بێت چ زەکات بێ هەموو عیبادەتەکان بۆ یەک ئەنجامە پاش ئەوەی کە بەندایەتی بۆ خوا دروست بکە ئەو مرۆڤ بکاتە بن
بەندەی خی گەورە پاش ئەوە یەک ئامانجەیە ئەویش جوانکردنی ڕەوشی ئەو مرۆڤەیە ئەگەر تەماشای بۆ نمونە نوێژ بکەین خی گەورە کە باسی نوێژ دەکات دەفەرمێ و ئەقیمی سەڵات بۆ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر باشە دکتور جان کەواتە نوێژ ڕەوش جوانەکە ئەگەر ڕەوشی ئینسانێکی مسلمان بە هەموو کردەوە چاکەکان کە باز دەکرێن ناو ئاینی ئیسلامدا لە نوێژکردن و ڕۆژوگرتن ڕەوشتەکەی جوان نەبێت عیبادەتەکەی قوبول دەکرێت لەلایەن خواوە یانیش ڕەت دەکرێتەوە عیبادەتە ئەگەر ڕەوشتەکەی نەگوردرێ بەرەو باشتر ئەوجا ئێمە گوتمان عیبادەت پاش بەندایەتی بۆ خی گەورە بۆ جوانکردنی ڕەوشتە بەڵێ ئامانجەکەی ئەوەیە کە نەگەیشتە ئەو ئامانجە ئەو عیبادەتەوە عیبادەت حساب ناکرێت بەڵێ ناکرێت کەواتە ئەو نوێژە ئەگەر لم تنها صاحبها عن الفحشاء والمنكر توهار للنوێژە لای خوا نوێژ نییە ئەو بەڕۆژوبوونەی کە خی گەورە دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بو لعلكم تتقون تاخو باريز بن دشتي خراب ودروشتي خراب أجر أو بروجوبنا توي نجي عند مرحلة خو باريزي أو بروجوبنية وهي بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي من لم تنهه الصلاة عن الفحشاء والمنكر فلا صلاة له أو كما قال الرسول صلى الله عليه وسلم لا فرمونيش ڕۆژوەکەش بە هەمان شێوە دەفەرمێ ئەوەی کە لە کاتی بە ڕۆژوبووندا واز لە کردەوەی خراپ و کاری خراپ نینی فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه هەر کەسێک لە کاتی بە ڕۆژوبووندا ڕەوشتی جوان نەبێ و واز لە ڕەوشتی خراپ نەهێنێ خوا محتاجی ئەو نییە باوەرجی خۆشی برسینەکە کەواتە ئەو بە ڕۆژبوونە هەندێک خەڵکە کە بە ڕۆژوو دەبن ڕۆژەکان تەنها و تەنها ورک برسیکردنە هیچ ئیسیفادەی بۆ نییە بەڵێ بۆ چونکە ڕەوشتەکەی جوان نەکردووە دکتور ئەمە بە بینە سەرباسی ئەوەی ئێستا عیبادات پەرستن لە بۆ خوا دەکرێت بەڵام ڕەوش جوانی لە بینی بەندەکانە بەڵێ یعنی خوا بەستیتەوە لە بینی ئەگەر عیبادەت لە بۆ خوا بکەی بۆ ئەوەی ڕەوشت جوان بێ لە بۆ خەڵکانی دیکە جوان ئەگەر ئەزا بۆ خۆی ئیسلام دوو پەیوەندی لە ئێمە دەوێ دوو پەیوەندی لە ئێمە دەوێت ئەو دوو پەیوەندی ڕێکخە هیچ هیچ مشکلە و کێشەت نامێنێت لە دنیا و لە قیامەتیش یەکەم پەیوەندی ڕێکە لەگەڵ خوا دوم پەیوەندی لەگەڵ مرۆڤەکان پێکەوەش بەسترایە پێکەوەسترایە بە تەکید ئەوەی لەوە خراپی لەویش خراپە ئەوەی لەوی خراپی لەوەش خراپە ئەم دوو پەیوەندیەکیان ستونیە ئەوە لەگەڵ خوا پەیوەندیشان ئاسۆییە لەگەڵ مرۆڤەکان لەگەڵ بەندەکان کێشەت ئەگە لەگەڵ خوای هەبێ ئەگەر لە پەیوەندی لەگەڵ خوا کێشەیەکت هەبێ ئەوە لەوانەیە خوا لێت خۆش بێ لە عیبادات لە نوێژ لە شێوازی نوێژ لە شێوازی بە ڕۆژوو بوون لەوانە لە مەسائلی فەرمانەکانی خوای گەورە ئەگەر کێشەیەکت هەبێ لەوانەیە خوا لێت خۆش بێ غەیری شرک بەڵێ غەیری هاوبەش پەیداکردن بس بۆیە خوای گەورە فەرمێ يغفر لمن يشاء ويعذب من يشاء إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء كواتا ئەگەر کێشەیەکە لەگەڵ خوا هەبوو غەیری شرک لەوانەیە خوا لێت خۆش بێ بەڵام کێشەیەکت هەبێ لە پەیوەندێکی دیکە لەگەڵ مرۆڤەکان مستحیلە خوا لێت خۆش مشکلی بۆ عەبدا تا ئەو کەسە کە تۆ کێشەت لەگەڵ هەیە ئەو گەردن ئازانەکە مافیەکێک خواردووە زوڵمە لێچێک کردووە ژێن بێچێک داوە تەعداد لێچێک کردووە ئەوانەش هەمووی دەچنە چوارچەوەی ڕەوشتەوە ئەگەر هەموو ڕەوشتە کە دەچێتە ئەوڵێن بابی حەق الناس ئەو حەق الناسە تەبعاً تۆ ڕەوشتەکە لەگەڵ خەڵک جوان نەبوو یعنی جوێن بەودا لەگەڵ ئەو تەعاو نەبوو لەگەڵ ئەو باش نەبووی لەگەڵ ئەو زوڵمە لێ کردەوە ڕەوشتە ئەمانە خوا لێت خۆش نابێت دەبێت ئیلا ئەو عەبدە بۆ خۆی خۆش بێت هەر لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ ئایا دەزانن چێ مفلیسە ئەتەدرون من المفلس بەڵێ واش فەرمی یا رسول الله مفلس ئێمە بۆ کەسە دەڵێن کە من لا درهم له ولا دينار ئەوەی مەثەن پارەی نەمابێ فەرمووی نا مەبەستە مفلیسی قیامەتە مفلیسی قیامەت کەسێکە کە لە دنیای زۆر خۆی ماندوو کردووە بە عیبادات ڕۆژێکی زۆر ڕۆژوێکی زۆر حەجێکی زۆر ڕۆژی قیامەت دێ کۆڵێکی زۆری لەگەڵ ئەوانە لەگەڵ خۆی هێناوە نوێژێکی زۆری لەوانەیە دەڵێ من تەواوی تر مشکلە و کێشەم نییە کە دێ بەڵام
جوێنی بەو ئەو داوە هاتە ڕۆژە قیامەت ئەواتە ڕۆژی قیامەت لە ساحی مەحشەر بە عیبادەتێکی زۆرەوە هاتووە بەڵام جوێنی بەو داوە تەعەدای لەو کردووە زوڵمی لەو کردو ماڵی ئەوی خواردووە ئەوانەی کە دراوسێتی باش نەبووە دراوسەیەکی باش نەبوو زمانی شیرین نەبوو لەگەڵ خەڵک باوکەکی باش نەبوو لەگەڵ منداڵەکان لەگەڵ خێزانەکەی لەگەڵ ئەوانە لەگەڵ مشتریەکانی خۆی مامەڵەیەکی جوانی نەکردووە هەموو ئەوان داخلی ڕەوش دەبێت یعنی یەکەم جار پێش ئەوی دەست بە عیبادەت بکەین ڕەوشتمان چاک بێ لەگەڵ بەتەکید بۆی ڕۆژی قیامەت هەموو ئەوانەی کە ئەمە زوڵمی لێکردوون داوای مافی خۆیان دەکەن باشە لە قیامەت لە ساحی مەحشەر چ مافی بدرێتەوە کۆپارە نییە دەڵێن دەبێت چاکەکانی ئەو هەندێک بۆ بەقەت ئەوەدەی کە زوڵمی لێکردیمە لەوەی پارە نییە بیرێ باشە ژێنی بەو داوە وەرە ئەوەندە چاکە بۆ تۆ بڕۆتەوە زۆر تۆ کردووە ئەوەندە چاکە بۆ تۆ لەگەڵ تۆ خراپ بووە ئەوەندە چاکە بۆ تۆ چاکەکانی کابرا خلاص دەبێت نوێژ و ڕۆژوانە تەواو دەبێت چی نامێنێ لەوەی گەورەتر دێ هێشتا تاالب ماوە ئەوەی ئەو کە داوا دەکات ماوە باشە تۆ چیت دەوێت ئەوەتە چاکانی نەما دەڵێ گوناهەکانی من بانە سەر ئەو تەماشاکە ئەوەی کە بە کۆڵێک عیبادات و نوێژ و ڕۆژوە دەچێ ئەمە لەبەر ئەوەی ڕەوشتی جوان نەبووە سودی لێوەرناگیرێ دەڕوا و گوناهی خەڵکی دیکەشی ئەدا دکتور بابینە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز کە ئێستا لە ناوێداینەوە ڕۆژوەکشمان گرتی شڵاخوا قبولی کە لە هەموو مسلمانێک چون بتوانین مانگی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژوگرتن و قورئان خوێندنەوە و نوێژ و تەراویح بیکەینە قوتابخانەیەک بۆ گۆڕینی ڕەوشتی خۆمان بەرەو باشتر لە بەرامبەر بەندەکانی خوا بە هەموو شێوەیەک لەگەڵ خێزان و برادر بەڕێزم ئێمە باسمان لەوە کرد کە مرۆڤ بەهایەکی بەرزە و جوانکردنی مرۆڤی دیسان ئامانجێکی گەورەی لە ئامانجەکانی ئیسلام بۆ ئەو مەبەستە بۆ ئەوەی کە مرۆڤ بێ مرۆڤێکی دروست بە ئینسان بێ خوای گەورە چەند مەحەتە و چەند وێستگەیەکی داناوە لە ژیانی ئەو مرۆڤەدا بۆ ئەوەی ئەو مرۆڤە لە کاتی ئەو دەگاتە ئەو مەحەتە و وێستگانە ڕاوەستی و بیر لە خۆی بکاتەوە مراجعە و محاسبەی خۆی بکە مەسەلەن مەحەتاتی ڕۆژانی داناوە 5 مەحەتە لە ڕۆژێکدا 5 نوێژەکان لە ساڵێکدا لە هەفتەیەکدا دیسان وێستگە و مەحەتێکی دیکەی داناوە نوێژی جومعە لە ساڵێکدا مەحەتێکی گەورەتی داناوە مانجی ڕەمەزانە لە هەموو عمردا مەحەتەیەکی گەوری داناوە حەج و تەوبەکردن کەواتە مانجی ڕەمەزان یەکێکە لەو وێستگە و مەحەتانە کە مرۆڤی مسلمان پێویستە ساڵێ جارێک مراجعەی خۆی بکە محاسبەی خۆی بکە و بگەڕێتەوە و فرسەتێکیشە خوای گەورە دەیدا بەو مرۆڤە بۆ ئەوەی خۆی محاسبە بکە و تەوبە بکە و خۆی جوان بکە ڕاست بکە لەگەڵ چێ عێلاقە و پەیوەندی تەواو نییە بچی چاکاتەوە تۆبە لە خراپەکانی بکە لە خراپەکان پەشیمان بیتەوە دکتۆر لێرەوە مشکلە دروست دەبی کابرا مەسەلەن لە هەندێک هەڵا لە ژیانی ڕۆژانەیدا دەیکا دەڵێ ئەمن تەبیعەتم وایە یان ڕەوشتم وایە مەسەن لە منداڵیەوە ئەو هەمە لە بەرامبەر خەڵک بە قسەی ڕق یان بە تووڕەیی یعنی ئەم بۆ دینیت بێژی ناوچەوەتی گرێنە شینن ئەی لێرە مەسەلەن ئەو مسلمانە چون بزانی کە ڕەوشتەکەی تەواو نییە هەوڵدا ڕەوشتەکەی چاکاتەوە یعنی لە چێ بپرسی بۆ ئەوەی زیاتر بزانانی ڕەوشتەکەی ناتەواوە دەبی ئەو چاکە ئەو خراپەکان باشتر لێت تعلیمات هەیە بەخۆی ئەو تعلیماتە ڕێنماییەکان ئیسلام داوێتی بە مرۆڤ بۆ نمونە ئاەتەکانی قورئانی پیرۆز ڕێنمایی تێدایە بەوەی مەثەلەن ولا یغتەب بعضکم بعضا ومثلا غیبەتی یەکتر مەکەن درەو مەکەن زۆڵم لە یەکتر مەکەن نەفس مەکوژە خەڵک مەکوژە ئەمانە هەموو قورئان ڕوونی کردیتەوە جگە لەوانە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەزارەها فەرموودە هەموو پایەکانی ڕەوشمان بۆ دیار دەکا ئاوا مەکە ئاوا بکە و ئاوا بکە المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه مسلمان نابێ زۆڵم لە مسلمان بکە نابێت درەو لەگەڵ مسلمان بکە نابێ زۆڵم لە مسلمان بکە جیران لەگەڵ جیرانەکەی خۆی دەبێ باش بێ ئەو دەستپێکی باسی دیۆنەتەوە کرد یعنی المسلم و ئەخو المسلم دوای باسی دراوسیەکان دەکە هەرچ دراوسێک ئەوجا ڕەوشتەکان گەورەتر دەبی ڕەوشتەکان یعنی مسلمان کە برای مسلمانە ئینەمە المؤمنون ئیخوە ئەو ئیخوەیە وا دەکا ئەو برایەتێ وا دەخوازێ کە تۆ ڕەوشت لەگەڵ ئەو جوانبی ڕەوشتە لەگەڵ ئەو جوانبی بۆ نمونە لە ماڵەوە لە تەعاملی ژن لەگەڵ مرد پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خيركم لأهله وأنا خيركم لأهلي باشترینتان ئەو کەسەیە کە لەگەڵ ماڵ و منداڵی خۆی باش دوێت ئەم خێزانێ دەست پێ خێزان دەست پێ بکەین بۆ نمونە لە مەسەری زمان
لفرمي الكلمة الطيبة صدقة تبسمك في وجه أخيك تبسمك صدقة أما أنا هموي كواتها صدقة وخير وجاك كذا كسك ناكري بلا والله من بارنية شلون صدقة بكم يعني خلق واتي يجوا صدقة أنا ببارو بحيوان كشن دبي لا كاكا جان تو زمان شيرين كد روبي كديني كد لقى الخلق ده أما صدقة جابوه لما دتواني لم فرموداني بيغمبر لا أموش قالي كان رجاني الجمعة هو يعني وتاري هيني ما مستعاني عيني رجاني الجمعة هم أموش قاليه ئاوا بکە و ئاوا مەکە سادەترین وێزگەی بۆی بتوانین ڕەوشتی خۆمان بەرەباش تۆ بزانی چی هەڵەکە لە تۆ چییە لە پاشان تۆ تەماشای خەڵکیی دەکەی کە هیچێکت خۆش دەوێت مسلمانەکەت خۆش دەوێت لەبەرەوەی ڕەوشتی بەرزە جوانە نەرمونیانە بزانە بۆ خۆش دەوێت لەبەر چی تۆش خۆلۆکو ئەو لێ بکە حتا لە هەندێک حەکیم و عاقلیان پرسی وتیان تۆ بەچی گەیشتی ئەو پلەی حکمەت و عەقڵە وتی وەڵا من ئەو حکمەت و عەقڵەم لەبێ عەقڵان وەرگرت للشيء شلون تقول غلط تمام شامك بعقل شيء كت من او منكر عكسي اوي عكسي ام كت تو الانسان ذكري زور رجاهيك خوي بناسي لما لوا ركبي لقال مالو من دالي ركبي ريز لخيزاني خوي بقري ريز لمن دالي خوي بقري ريز للجيراني خوي بقري اجر ما مستحي عيني ريز لكاركي خوي بقري ريز لو كسانه بقري كدين لبردست جدي دقرن اگه تو دکانداری ڕێز لە مشتریەکانی خۆت بگرە حیلیان لێ مەکە غەشان لێ مەکە درەویان لەگەڵ مەکە ئەگە تۆ مۆزەفێکی بە هەمان شێوە ئەگە تۆ مدیری لە مەدرسەیەک مدیری لە فەرمانگەیەک بە هەمان شێوە ڕێز لەو کەسانە بگرە مامەڵەی کەسەکان جێبەجێ بکە غەیبەت مەکە پاشەم لە کەس باس مەکە بوختان مەکە تعەدا مەکە ماڵی خەڵک مەخۆ ئەمانەیە دکتۆر بابینە سەر ڕەوشتە مەسەلەن بە چاوی خەڵک گچکەیە بەڵام لەناو ئاینی ئیسلام ئەگەر ڕەوشتەکە غەڵەت بی لە ڕۆژی قیامەت سزای گەورە وەردەگرن یان سزای توند چ ڕەوشتێک هەیە وا دەکە مەسەلەن ئینسانی موسڵمان لەسەری عەزاب بدرێ مەسەلەن بوو نمونەوەکو دەنگ بەرزی ئەگەر لەگەڵ خێزانەکەی قسەی بکە یانیش تۆڕەبی ئەوانە تا چ ڕادە مەسەلەن بە شێوەیەکی بچووک خەڵک تەماشای دەکا بەڵام لە لای خوای گەورەن یعنی عەزاب لەسەر دەدرێت ڕۆژێک هيك قلت لا پیغمبر صلى الله عليه وسلم دفن يا رسول الله اوصيني وصية بك ونصيحة بك ايش دفن لا تغضب دفن يا رسول الله اوصني لا باش اوصي بكم فرمي لا تغضب اي لا باش اوصي بكم لا تغضب يعني هذا اساس وقت يقلى روشه جوانا كان انسان دام بخوي دا بقري زو تورا نبي تورا نبي ناكل بري مروف بطبيعتها تورا نبي طالما زو تورا نبي دام بخود دا بقرا بحكمة لوانية أجر تو لبداية دام بخود دا بقري شيء شكل زول بأسانية حل بكري أو يك توهم لفرموديك دا پیغمبر صلى الله عليه وسلم أماجة بزمان دكا دفرميت السعدي كوري بعد دفرمي أمسك عليك هذا أجر لزمان ربي زمان البقرة إيش دفرمي يا رسول الله نحن مؤاخذون بما نتكلم به يعني يوجد سرمح حسيبه لا سرمح حسيبه زمان فرموت ثقيلتك أمك وهل يكب الناس على وجوههم يوم القيامة إلا حصائد ألسنتهم تشتك هيك مروف دوتشاري أقربك زياتر لزمان وهذا الزمان بسوريبة بدروة ببختانة بجوينة بهوارة بتربينة هم أساسك زمانه بوي شاعر دالي لسانك حصانك إن صنته صانك زمانك وكو بيجيك مثلا أو سياجك بوتو حصنك دت باريزي أجا تو باراست أو دت باريزي أما غنت باراست هر بو هندي جيتنا وهي ورا مازن دا هم خداي مازن هم جي پیغمبر صلى الله عليه وسلم قوتياتنا وهي ورا مازن لزتر ذكري بكنو بيجي لي قرآن خيندني بنديري بالتأكيد يعني واخفتني نديب بن أويا كمانجي رمضان قلت ماني شكل لو فرصة تاعنا شكل لو يستقانا وذكري مانجي رمضان بكينا مدرسيك براسي مانجي رمضان نجي خويتي ناوي لبنان قطاب خانه شي سيروجا شاها هيفايا قطاب خانه كي سيروجا دكتور ام دي زياده تر بحث في قطاب خانه كين طيب تجي ام 4 وشتي خوب غورين برا باشترو او 4 بحثي وان كسب كينوي ادي جينات ورگرتين يعني روشتين مثلا كابرا بابي تورا او جيش دايق بي او جي تورا او 4 بينا گورتن خدا مازن دي 4 تعامل ديال وانا كت رجا قيامت دا ام دي زياده تر نكم دي چينه دا افكارت خوب ناو بازارين كردستان دابزانين لجمانا ای رمضان چه تا پیشوازی کردن بله تماشاگران جای برنامه پاشیف دیگه له بردام هیچ دیگه ما بردام به نهاج یمی برف
باجر و باجر کن کردستان و بچیم تایبتی جمع برف دهوک و هولیر و سلیمانی و بغدا و بچیم زانین هم دنوا کردستان ده هم جیش در و کردستان چوا پشوازی ده هیوا رمضان روز ایکی هیوا رمضان چوا تا در باز کن دست پی که امی برف باجر دهوک رنگین و بچین و افکار ما نعمت مارون سیب شوی که راستا خود یلما داد هم افکار من نعمت مارون سیب راستیش نوا پشمرگی آن دابو جالی کدن جوی منیر سلیم لباجر سلیمانی دو نوا بازاری داد یلما داد بزنین ابرکه دل کی و افکار ما آواد خیر الله جیت نوا پایتخت عراق دا بغداد دل یلما داد بزنین کشو هوای ایروی بغداد نوا روش اولهیا بیجینیا تندو نالبارد چابد دست به که برف دو که بچین نعمت افدمت باش ایدی روزا ایکیا ماه رمضان پیروز یا افساله چوا در باز بو نها تل نوا چه قلاچ کا بازار دو که کامیرش بویت فرمونه ما بله افدمت باش جوان رمضان واجی پیروز بیتو یا میوان جی اروکو امنو که المحور بطنه نزدیکی تلسقوف کو دبرکا مسیحی نشینین و اف دبرجی شلای پشمرگ کردستان بعد رزگار کردن کو بخینا چندین شهید هات رزگار کردن لیش آلیکی و امبرجین پشمرگ کردستان البروکن شری و پالشلای دیجی و کو پاراستنا دین خو اکو بیجن تا پاراستنه کو ابرکجی کو کوتیشا پدای روزایی که رمضان خلاص بود کو صبای دی ابرک پروژه بن الوی محوری پشمرگ کردستان گلکشوانا کو اکوان بیجین مسلمان لو ماجی کار خوب پاشی ویجی کلیان ام نوا با پشمرگی دام بزانین کان ابروکه ام بیجین بو کار پاشی و اواچاش پاشی و کار پاشی و بکن و برهویت هیوا رمضان چا الوری پریوچن افدم تباج بیت اگه زحمه بیت وقت خوب دامه ام بیجین الوی محوری تلسقوفی آن بطنای اشتلای پشمرگی کردستان و هیچ چوا برهویا رمضان هوا کلیه هیچ چوا رمضان خوب پریوت بن سپاس با هوا و براستی اوام وقت پشمرگه البين بعد 4 سال ام كتنت رمضان دا رمضان اولي ام المنطقه سنوني بو جندي الغباري حقيقه شافوا روجه كت سخت ونخوش دا ما بوراند وقالكش امام ميد مسقفته ملا والشيخ متات الفتواجي دا وروجي السر بشمرجي النا ضروريه وصار عندي الروجي ما ديرت الحمد لله وفي قافيجي ماضي تقريبا كتنت خوشي قاعد تردا ام بردوام ان شاء الله روجت خودرين واداره ما برنامج دانای روزانه فتره ما حاضر كريا باشيفا ما حاضر كريا هیچ قصیدی دلمنین ابدا زور سپاس بله ام وکو بزانین چونکی پشمرگه بردوام پشتوان یا پیام سروک هرما کردستان جیبویا لو ما جمدوید بزانید ابروکه دا پیام سروک هرما کردستان بو رفراندوم وکو پشمرگه کردستان چت بجیم بو چنده سپاس برگان منطقه ما روشالات نوین وقتی پیمان نوا ساکس بیکو بریسا ساله هدی دارشتن سلا سدسید زلهزین دنیای بشتي ديار دا بجنر بهار عربي وهاتنا هزين تيروسين داعش براسي وقع كني دروس بكو اخواتي ما ظنجي هاتنا قناعتي او وقعت هذا واقعي بريسات صالنا ما شبر هندي كور جواك وكور بيدفي ام خو اماده بكن اجا دوربين يا جناب سلوكي وحكمته والليره ديال كب شيا بريالك مبدئي بريالك هات دانكو ريفراندوم بيتا كرنا ونزيك اجماعك كرديجي شراسه دروس ببيد وواقعي او رجي زور جوازيت هيجا بريسات صاله يك كرد يعني كلكي بيزا جرى بس تماشا كربو يعني كلكي زوري بيزا تأييدك دولية هاي منطقة بيستيب تحالف النية كردي أمادة بو تحالفنا نوجا كردستاني درشو نوجا كزورة بيس وتشتش همي مصدر سروقة كي بحكيم ودوربين ما هاي أو روشيا بريالة جارية بدت شيا كردي خراجة مع كسد بني شبه هني أما كوبيش مرجع شباب أمادينا بيرو ببر شارب كين أمادينا بيروح حياتي بشينا أساس صندوقه ودنجي بالي بو كردستان كسر بخوب بدي بله دست خوش جوان مدویت اشاره بده ما چنده شر چکدارن داعش دا کو فرمانداز پیلکی گلک شهید داینه و هر روز هجمارا کا بریندارش داینه ام بزانین شر چکدارن داعش دا کاجمهدیا کل گلمه بیتن اوی هزی حتی نو کم بجی وی فرمانده چند شهید مهنه چند بریندار مهوینه حتی نو که شیا چند داستان ساکون بجین الوی دوری تومار بکتن بله سرتا سری ریز نوازش بوجانی پاچی تاوی شهیدانی کردستان و هوای چاکبوونەوە بۆ بریندارانمان دەخوازیین بێگومان هیچ خەبات و بەرخودانێک بێ قوربانیدان نەبوو و ناژبێتن فەرماندەی سپیلێک هەر لە سەرەتای مانگی 6 2014 کە یەکەم بەرەنگاربوونەوەی لەگەڵ ترۆریستانی داعش لە دەی 6 بوو یەکەم برینداری لەو کاتەوە بەخشی تاکو ئێستانەکەش یعنی دەگەردابێتن تا دوایین ئۆپراسیۆن کە بە یەکجاری
داعش لەو سنوورە ڕاودرا لە بیستیدا یعنی پاش بیستیدەش ئێمە قوربانیماندا و شەهیدمان هەبوو لە مەودای ئەو ساڵەیە با بڵێن تقریبان تا ئێستانەکە نزیک 14 ڕۆژێک ماوەکە 3 ساڵ شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش یعنی تەواوێ بگات بە 3 ساڵ تا ئێستانەکە زیاتر لە 47 شەهید تەنها فەرماندەی سپیلێک بەو خاک و نیشتیمانێ بەخشیوە و زیاتر لە 165 بریندار. بله زۆر سپاس. بله جیوان وەکو ئیشارەجی پێدای کو ئەبرەکەژی یعنی پێشمەرگی کوردستان و نوکەی بەرهەوە بوو پاشیوێژی پاشیواواژی ئەکوان بێژین لێنانێ ئەبێگەبێ حاضرە ئەکوان بێژین دێچند پاشیوا خۆجی خۆن و ئیشاڵە ئەمژی دێرگەڵوان پاشیوەکی خۆن و دێ سوباژی ڕۆژە دوای ڕەمەزانە بیت و ئەلهەمی ملەتیژی پیرۆز بیتن. خدای قبیل کرد و پاشیواژی عافیت بەدگەل پێشمەرگە و دەست و چاوێن هەمی پێشمەرگە و مۆچیتکینی دی پڕاستیژی پێشمەرگەوەژی هەم پڕاوشت بەرزیەخۆ هەمژی پێزەخۆ و ئەڤروکێژی بەرنامەمە تایبەتە پڕاوشتێ مسلمانە و پڕاستیژی نیشەهمی جیهانێدا کو داستان تۆمارکردن زۆر سپاس ئەفکارێمە نعمەت مارنسی کوتە لێ محورێ باتنایە دیگەل پێشمەرگیان گەل مەدابووی ئەمێ بەرەف سلێمانی و بچین ئەفکارێمە مونیر سەلیم دێت گەلە بەدەمە مونیر ئەم کاتت باش زیاتر باسی شاری سلێمانی بکەین ڕۆژی یەکەمی مانگی ڕەمەزان چۆن بەڕێیان کرد و لێدی چۆن ئەم شەو حازریان کردووە بۆ ئەوەی پارشێوی دووەم بیخۆن فەرمو مونیر و کامێرە ژبوویتە. سپاس ئەو دەمێتەوە باش بەڕاستی سۆرانەکەت زۆر باشە من نمزانەوە جەنابەت سۆرانی باشزانی کاک ژڤان ڕێزم هەیە بۆ مامۆستا دکتۆر بەشیر حەداد من ئێستا لە ماڵی مامۆستا عەبدوڵڵای پێنجێنی عەبدوڵڵا باڵابەرزی پیاڵن بەڕاستی لێرە لەگەڵ ژمارەیەک لە خزمان و لە خێزانی خۆی کاک شێخ سەرداری عەباب کاک شێخ سەرداری عەباب بەیلێ هەروە کاک مستەفا کاک شێخ مستەفا لەگەڵ خێزانەکان مامۆستاژن لێرە دانیشتووە شڤان ئەم شەو ماشەڵڵا لێرە تەرتیباتێکی زۆر خۆشە لە ماڵی مامۆستا ئەوە قۆزی هەیە لێرە بادەمی نەک بادەم هەر کاکڵی کوردی هەیە نان هەیە ماست هەیە پەنیر هەیە هەموو شتێک هەیە ماشەڵڵا شتێک منەت بەلای مامۆستا بزانم مامۆستا چۆن ئەوان وەکو خەڵکی ئاسایی ئەوان ڕۆژی مامۆستاجان ئەم کاتت باش خوا قۆتان با بۆ خواردن مامۆستا عەبدوڵڵا باسم بۆ بکە ڕۆژی ئەم ساڵ چۆنت تاپار ینی فەرقێکی هەیە ئەم ساڵ. بسم الله الرحمن الرحیم پێشەکی بەخێراتنتانەکەین سواسانەکەین بۆ بەسەرکردنەوەتان کە ئێمەتان بەسەر کردەوە لە خزمەتتان بووین بۆ ئەم پارشە و خوانە پیرۆزبایی مانگی ڕەمەزانەکەین لە هەموو برایان و خوشکان و لەخوای گەورە داواکارین وڵاتمان ئاسوودە بێت و بە ئەمن و ئاسایش و ئیسراحەت بتوانین لە سایەی هێزی پێشمەرگەمانە کە دیفاعکەر و سەنگەری پاڵەوانێتیان گرتووە لێمان بۆم دیفاعی لە خاک و میلەت و وڵاتمان ئێمەش بەس ئاسوودەیی پارشێو دەکەین دیارە ئەم ساڵەکە ئەو ئەندازە جیاوازی هەیە کە لە حەمدی خوا و ڕۆژگارەکە فێنکە و زۆر گەرم نییە هێشتا و هەرچەند ڕۆژگارەکە درێژە بەڵام لە هەمان کاتیشا ڕەمەزانەکە خەڵک تینوێتی کەم ئەبێت بەڵکە مەیلی برسێتی دەکات. لای ئێمە وا باوە لە ڕەمەزانە دوکاندارەکان شتەکان گران دەکەن ینی ئێوە ڕۆڵتان چییە لەوەی کە لە مینبەرەکانەوە باسیەوە بکەن کە بیکەن بە خاتری خوا ینی لە جاتیەوەی شتەکان بەعکسەوە بێت ینی هەرزانیکەن لە بەرخاتری خوا گرانیەکەن. داوامان کردووە لە دوو لایەندا هەر لە خەڵکی خۆمان کەوان نەزانن ڕەمەزان هەر ئەبێ خواردن و خواردنەوە بێت و خواردنی زۆر بکڕین باڕە بەجارێ ڕاکەینە بازاڕ و ئەو قاعیدەیە دوێتە دی کە هەر کاتێ داواکار زۆر بوو شتەکان گرانە بێت داوامان کرد لە پێشا لە ئەهلی ڕۆژوانەتی خۆمان لە ڕێگەی مینبەرەکانی مزگەوتەوە کە ئیسراف مەکەن زیاتر ڕەوی مەکەن وەوان بزانن ڕەمەزان ئیتر هەبێ هەرە من خواردنەکان بخورێت بەڵکو ڕەمەزان بۆ ئەوەیە هێزی معنەویمان بەهێزتر بێ بەسەر هێزی مادیمانە و داوامان کرد لە برایانی بازرگانمان پێش ئەوەی کە شتەکانیش گرانکە شتی کەواڵێتی جوان ڕێکوپێک بەسەرچوون بەس نهێنە وڵاتەوە شتی چاک بن و هەرمە لە هەمان کاتیشا چاویان لە خەڵکی بێت ئەمڕۆکە فرسەتێکە بۆ ئەوەی کە بازاڕێکی باشیان هەیە گرانی نەکەن لەسەر هەوڵاتی خۆیان و بڵێن مانگی ڕەمەزان بقۆزدەوە بۆ ئەوەی کە داواکارێک زۆر هەیە لەسەر یان
ئەوانی شتەکانمان لەسەر گران کرد. سپاس مامۆستا با من بچمە لای شێخ سەدەر کاک شێخ سەدەر جەنابەت عەبابێلەیی هەم خزمی خۆشمان دەرچی بە سێ خۆمان بێ جەنابتان ئێستا ئەم خواردنە خوێن ئەگەر لە ڕابردووە لە کۆنا ڕەمەزانان چی هەبوو لەسەر سەفرە؟ وڵی ڕەمەزانان خواردن بوو بەس وەکو ئێسانە ئەو خواردنانی کە ئێستا هەیە وەختش هەبوو بەڵام ئەم خواردنانی کە ئێستا ئوسوولێکی تازە نوعەتی تازە ئێوسا زۆری برنج بوو منیش بوو گۆشتی خۆمان ئەتیادی من ئێمە مریشکی خۆوان نەبووە نەمانە خوارد ئەتا لە لادێ بووین ئێستا خۆمانە نەماوە ئەم مریشکە مەسلحە لێ زیاتر فەرقێکا ئەنیا خواردنەکانی خۆمان هەر بوو وەختی خۆی بە زمانی خۆمان خواردنی بووتر وەکوی لادەی بووە زۆر باشە من ئەچمە لای مستەفا وڵا کاک مستەفا لێمە لای جەنابەت باسی ئەوەمان کرد ئێمە باسی کۆن لە کۆنا جەنابتان چۆن خەڵکان هەڵئەساند و چۆن با بڵێن پارشەوان و چی هەبوو مەسەرەن چی دیارەکرا؟ بەڵێ بێگومان ئێستا دنیا گۆڕاوە و بە هەمان شێوە هەڵسوکەوتی ڕەمەزانیش و شێوازی ڕەمەزانیش گۆڕاوە جاران لە کۆمەلگای کوردەواریە بڵێن وەسائیل نەبووەکو ئەم مکە بەرەو شتە کەم بوو بۆ نمونە بۆ هەستان لە خەو تەپڵ لێ ئەدرا جاری وا بۆ ئەو تەپڵە و نەقای تەنەکەش لێ ئەدرا ئاوایی ئەو بەریا گەڕێک هەمووی ئاگادارە بۆ هەستان کاتی پارشێ و خەڵکەکە هەڵەسا ئەنجا زۆر جار کابانی ماڵ ئەستێرەکانیان دیارەکرد فلان ئەستێرە ئەوەنە بەرزەوە بۆی تر کاتی چێژێنانە یا کاتی ئەوەیە کە بەربانگە یا دەستگرتنەوەیە ئەو شێوازانە بەکارە هات ئەنجا لە مەسەلەی خواردەمەنیشە تەمان جاران بامێ وژگەکرا و تەماتە وژگەکرا و ئەو ڕستقانەی کە هەڵە گیرا وەکو ئێستا وەسایلی مجەمیدە و سەلاجە و شت نەبوو یا خواردن بە ئاسانی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێنە ڕۆشت ئەو شتانی کاڵە گیران و وژگەکرانەوەکو چەرەزات و مێوژ و ئەوانە ئەخورا. وەڵام من حەزەکەم بچمە لای هەر بە خێرایی ئەچمە لای مامۆساژنەوە حەزەکەم بدەن مامۆساژن جنابەت خوا ببوورە ئالێ خزمەت جەنابەتەوە زۆر لەگەڵ مامۆسا ماشەڵا ڕووی خۆشە و خۆشی پیاوێکی پێڵن مامۆسا بەرابەر جان مامۆسا عەبدوڵڵا بەرابەرزی پێڵن مامۆساژن تۆ بە مامۆسا نەزانێ تۆ ئەوە هەڵبژار یا ئەو تۆی هەڵبژار وەڵی تر نسیبی خوا بوو وەڵا کامتان خەتای کامتان وەڵی تر هەر پیاوە ئەچێت خواز بێنی ژن و ئەچێت ئینا وەڵا هەر بە سوفە بوو ئێنە مامۆسا عەبدوڵڵا لە کاتی مارە بڕینی ژنانە جەنابی دۆزیەوە نییە چونکە ئەڵێن مەلاکان وا ئەکەن زۆربەی کاتەکان بەڵێ نەوەڵا وانە بوو هەر لە ڕێگەی دۆستێکیەوە بوو ماڵتان نەشەوی شەڵا ئەم کاک شێخ مستەفا دۆزیەوە بەڵێ ئەم زاوای گەورەمان بوو ئیتر ئەم برادەری بوو لە ڕێگەی ئەوە حەقی داوەتێکی هەیە مامۆسا بۆیە دەست چافتان مازەکەم سپاسانەکەم بەڕاستی وەڵا ژبانی جا ئێستا ئەوڕۆ بۆ خۆشم ئەگەر خوا قوبولی کا بڕۆ بۆ خۆشم بەڕۆژوو بووم زۆر هیلاک و ماندوو بووین لە ڕاستیە ئێمە بۆ زانینی زانیاری زیاتر لەبارەی چۆنەتی ڕێوڕسمی ڕەمەزان دەچینە گوندەکان لە سپێوەڕا گوندەکانی دەوروبەری سلێمانی هەروەها کۆمەڵی خێزانی بەڕێز دەدوێین بۆی بزانین ئەو کللتوری ڕەمەزان ئەو ساچۆن بۆ لەگەڵ ئێستا مقارنە بکەین بەڵێم ئەی دەست خۆش منیر گیان و ئیشەڵا خوارێش قبول بکە و دڵنیاشم ئێستا توش دەست بە پارچەی خواردن دەکەی ئەمە زۆر سپاس دەکەین کە هەموو جارێک دەچێت لاو لای میوانە بەڕێزەکان و دیوانی شیانگەرمە ئیشەڵا هەر دیوانیان هەر ئەوها بە گەرمی ببینێ خوا لیان قبولی کە لە سلێمانیەوە بەرەو بەرەف هەولێریەوە بەغداز بچم ستاکیدینە مەگەر بەرەف مێ بەرەف بەغدایە بە بچین و هەفکارێمە ئاوات خەیرڵڵا لە پایتەختی عێراقەوە لە بەغدا لەگەڵمان دەبێتەوە گیانم کاتت باش دوێنێ لەم کاتانە دەگوتت کە بەغدا ئیدی لە ناو ڕەوشێکی ئەمنی نالەبار و نائاساییدا ئەمڕۆ ڕۆژ یەکەمی ڕەمەزان چوون بەڕێیان کرد و ئەم شەو ڕەوشی بەغدا چوونە فەرمووە گیان بەڵێ دیارە دوێنە من ئاماژەم بەوە کرد کە لە چەند ناوچەیەکی شاری بەغدا بەوەی کە لای بینەران و لای جەنابیش ئاشکرایە بەغدا کە نزیکەی زیاتر لە 8 ملیۆن دانیشتوویە زۆربەی ناوچەکانی فراوانە و هەروە ئێمە چەند ناوچەیە گەڕان دیارە بەهۆی بەردۆخی ئەمنیەوە هاوڵاتیان کەمتر هاتنە دەرەوە سەردانی مزگەوتەکانیان کرد بەڵام ئەوچەی عەزەمەی پێوترێ لە شاری بەغدا کە ناوچەیەکی سونە نشینە و ئێستا کاتژمێر 140 خولەکە هاوڵاتیان و هەروە ئەوەی کە
لە لای منەوەیە کە چەند دوکانێکی ئەتوانم بڵێم خواردەمەنیە خود هاوڵاتیان و خێزانەکانیش هاتوونەتە دەرەوە هەتا درنگانێکی شەو لە دەرەوە بن وەکو هاوڵاتیان یا ناوچەیە باسییان کرد بەهۆی ئەوەی کە شوێنێکە ئەمنیەتی پارێزراوە شوێنێکە کە هاوڵاتیان دەتوانن بێنە دەرەوە هەروە کاتەکانی ئەم شەوی ڕەمەزانیش بەڕێستا دوو گەنجم لەگەڵە زیاتر لەوانەوە زانیاری وەردەگرین سەبارەت بە ڕەمەزان و مرحبا أستاذ أجواء بغداد خاصة في منطقة أعظمية كيف؟ أول شيء رحب بكم في مدينة العظمية. طبعا هاي اليوم أول يوم من رمضان المبارك، عاد الله علينا إن شاء الله على الأمة الإسلامية. طبعا هاي مثل ما تشوفون الأجواء العظمية دائما على العظمية معروفة بأجواها. هسه وقت السحور بدأ يعني تقريبا الساعة 2 إلا ربع. العظمية دائما يجوها دائما محافظة بغداد مو بس في العظمية، وهاي المطاعم تبقى إلى أن وقت السحور، يعني العالم تتسحر بهاي الساحة ويصلون بابو حنيفة صلاة الفجر والعالم عاد تروح لبيوتها. دائما أجواها هي هاي معروفة بها تبقى للصبح، يعني لحد صلاة الفجر العالم يسحرون. مثل ما تشوف هاي المطاعم تبقى دائما موجودة والعالم دائما تجيها. العظمية معروفة هي مناسبات الدينية العظمية دائما هي بونكان بناوبانغا خلق زود اسمه بونكان تقاليدها دائما هي بونكان صنع بونكان بردام هن چست خانه كان كرانو خلق تاوكو برابيان دمينيتا صحيح احنا بالدمام. طبعا اللي دمام ما بالطبل يستلا دمامش خلق دينا سش خامكان خامكان قلبارغن تابعني قاعدون بالعالم خلق هات شو دكان الفروع الزقاق وهاي اجواء دائما ومعروفه بها يعني كشك بمشوي هم العظميه. وشوف هاي الاجواء دائما كوك دبيني اجواء حلوه صباحيه تبقى كشو هواي اعظميه دمام شو كان بمشوي زور سباس استاميواني مرحبا شباب. اوقات باش أعظمية بالناحية أمنية كيف؟ من الناحية الأمنية مثل ما تشوف العالم لحد وقت السحور تظل بالشارع والمطاعم كلها تظل لحد وقت السحور. تاوكو بربيان يعني بعد السحور باشي بارشي وبربيان الفطور لحد الفجر ما يظلون بالشارع. بربيان تاوكو روشل دمينيتوا قبل السحور يقعد العالم على السحور بيش باشي ويش خلق دادني شيت انت تشوف يعني منطقة هادئة وحلوة وقت بينن كرككا هي منطقة قديمة مشوية كودا هي منطقة حتى صعبيش يعني تبقى العالم تبقى هنا لحد تاوكو تند يرد منو تاوكو باشي ودخون يرد منو تاوكو تظل قاعدة مطاعم دادني شين ناند خوي جل وباسان لو كركا هاولاتيان ليرا هتا نزيكي نيجي بربيان ليرا دبنو سرداني چێشخانەکان دەکەن گەروێنەگرەکەم بۆ بینەرانی بگوازێتەوە ئێستا کەمێک لەمە بەر کە بەرچاوی مەشکەوت خانەوەدەکان بە ئافرەت و هەروە بە گەنجانەوە سەردانی ئێرەیان کرد دیارە بۆ خواردن و بۆ ئەوەی زیاتر و ژڤان دەمێ ئاماژە بۆ کەم کە دیارە سونەکان ئەمڕۆ کە سبەی دەبێتە ڕۆژی دووەمی ڕەمەزان بەڵام شیعەکان ئەمڕۆ لە شاری بەغدا ئامادەکاریە بۆیان کرد کە سبەینێ دووەم ڕۆژ سبەینێ یەکەم ڕۆژی ڕەمەزانە لە شیعەکان لە شاری بەغدا دیارە دوایەوەی کە عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان بڕیاریەوەی دابوو کە ڕۆژی یەکشەممە یەکەمین ڕۆژی ڕەمەزان دەبێت بەلای شیعەکانەوە و هەروە ئەمڕۆ ئەوانیش ئامادەکاری تەوایان کردو لە نێو بازارەکاندا بۆی کە لە کڕینی شتومەکان و هەروە خواردەوانی کە پەیوەستە بە مانگی ڕەمەزانە بۆی کە سبەینی یەکەم ڕۆژ ئامادە بکەین. هذه هەرگەل هەبوونە پرزگرێکین سیاسیتنەوە بەغدا پایتەختە عێراقیدا پیڤایەکی ڕەوشۆ ژیانە خەلکی بەرەو باشتر بە بچافکارێمە ئەوەت خەیرڵڵا بە شێوەیەکی ڕاستە و خوو لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بوت لە ئیدیش عێراقی میڤەگرنەوە کوردستانی بەرەو هەولێری پایتەخت هێرمی کوردستان دەڕوین و هاوکارمان هوشمەند ساتق بە شێوەیەکی ڕاستەخوو لەگەڵماندا. هوشمەند گیان ئەم کاتت باش ڕۆژ یەکەمی ڕەمەزان لە هەولێر چوون بەڕێ کرا و ئەم شەو زیاتر باسیەوە بکەم لە جیهان لای هەولێری زیاتر باسی کەش و هەوای ئەو شوێنەمان بوو بکەی و کامیرەش بوویتە فەرمو هوشمەند. شەوان ئەم کاتت باش وەکو دەزانین یەکەم ڕۆژی ڕەمەزان لە هەولێر بە شێوەیەکی ئاسایی بەڕێوەچوو بەهۆی ئەوەی کەوا پلەکانی گەرما زۆر بەرز نەبوون ئەمە ژوای کردو کە ڕۆژێکی تەوا ئاسایی بێت بۆ خەڵکی وەکو دەزانین دوێنە شوێمە لە ئیسکا بووین ئەم شەویش لە تعجیلین
ئەو دوو شەقامە کە بە شەقامی هەرسەرەکی هەولێر ناسراون کە لە ئیسکان جیاوازە لە تعجیل ئەو شەقامە زیاتر خواردنی تێدایە کەباب و گۆشتەکان و خواردنێکی جیاوازی تێدایەکە لە کەم شارەکانە هەویش کۆتری کوڵا و پۆڕ و باڵندەکانە و شبان شتێکی باس بکەم کە ناگاتە ئەو خواردنەی کە ئەم شەو کە تۆ بەربانگت پێکردەوە وەکو دەزانام خواردنێکی خۆش خوارد و داوت بە خواردنێکی خۆش بووی اینجا نەچمە لای ئەو گەنجانەی کە لێرەن لێرە ئەوان شەوانە دێنە ئێرە هەندێک شان لێرە پارشێوەکەنەوە یەکێک لەو گەنجانەیە کە کەمی پێش ئێستا پارشێوەکەی ئەو خۆی کرد و کەبابێکی باشی خوارد عافێتت بێ ئەو خواردان چی بوو خواردن وەک لەکەی و لێرە تۆی تاکەی لێرە بمێنیتەوە تقریبا نی ساعتێک هاتین بۆ ئێرە وەڵا کەباب و فاتەڕەش و مەمک و خۆش بووە ئارێ وەڵا بێت و ناخۆش عافێت بێت تاوە لێرە پارشێوت کرد بەڵێ ناشتا ماڵۆژ ناخۆیە ناوەڵا ئێگە خوارد لە ماڵە خۆ وەڵا پێ ناخورێت تەواو قەڵەو نەبی تعجیل چ جیاوازێک هەیە لە ئیسکان وەڵا خۆشترە خواردنەکانی خۆشترە و دانیشتنەکەش خۆشترە و پلانە بۆ ڕەمەزان چۆنە بەڕێکەی وەڵای پلانی وامدانە ناوەجارە بە ڕۆژە بیتون ئای لەگەڵدانە زۆر باشە دەست خۆش بێ بەڕێزی ڕەمەزانێکی خۆش بێ بۆ هەموو خەڵکیش شبان نەچمە لای کۆمەڵێک لەو کەسانێک کە لێرە ئیشەکەن ئەوان دیارە ڕۆژانە لێرە ئیشەکەن و کەباب و ئەو خواردانە بۆ هاوڵاتیان بۆوانەی گەشتیارانی ئەو خەڵکی دێت ئێرە دابینەکەمە وەستایە کە سەرقاڵی دروستکردنی یان لێدانی کەباب و میشکە و لێرە خواردنێکی تایبەت هەیە کە زیاتر تعجیلی پێ ناسراوە کاروانەگە بچینە لای ئەویش کۆتر و پۆڕ ئەو خواردانەیە با بچینە لای وەستاکە بزانین چۆن ئامادەیەکە وەستاگیان بۆ برە وەستا شەو باش چۆنی باشی وەزە چۆنە سپاس بچینە ژوورەوە کارۆ بچینە لای خواردنەکانی ئەو خواردنی تایبەت هەیە وەستا ئەمانە نووسیتە پۆڕ و مراوی تورکی و کۆتر هەیە ئەمانە چۆن ئەیانگرن چۆن یانێنن وەڵەوەی ڕاستی بی کۆتر و گاپەل بەسکەینەوە ئەوە ئەمە کۆترا ئەمە کۆترە ئەو ئێستاوە چۆنە هی شێویان خۆتان بەخێوتان کردووە ناوە کۆتری جاجلا چیویش هەیە ئەوەش فڕوجی خۆمانە بارکەی کوردیە خۆشە تامیان خۆشەوە ئەمەش ڕشۆڵەیە ئەوە لەکوێ ئەیانگرن ئەوە ڕشۆڵەوە بەخۆم خەزم کردیەوە بەخۆی بەس مانجی برین لە 11 و 12 پەیدا دەبێتە تاوەکو کۆتایی مانجی 4 بیدایەتی مانجی 5 ئیدیم لە مانجی 5ەوە مەجموعەی خەزم دەکەم چکە ئێستا وەختی ڕەشۆڵەی نییە ئێستا سەفەری کردیەوە بەخۆی حەزی لە جەوەکی ساردا ئێستاەوە خەزم کرد بەتام وایە بەێ تام هەر ئەوە دانەی بە چەنە ئەوە مرای تورکیا ئەوە 15000 ئەمە بە 2000 چۆن بەکارێنان زۆر بەکاری خوا بەڕێ هەر کەس مشتری خاص تایبەتی خۆیە هەیە حەزی شاگەی غەڵ بەبیرم نایە منداڵ بەبیرم دێ ساڵی 1970 من ئەویشەم کردووە بەس ئەو وەختی لەسەر سەران دەماخۆشن ڕسمەکانی دیارە ئیدی پەرەیدا و ئەمە تا چەند دوکانتانەیە تا چەند خەڵک دێت ئێرە وەڵە بەخۆی پێش ڕەمەزان بلین پاش عسر دوکان دەکەینەوە تاکو سەعات 12:30 و ڕەمەزانان ئەمە بەخۆم برێم مەحاجیار شریکم دەوری سەعات 12:30 نیوەڕۆ لێرەینا هەتە حازری دەکەین دەیکڵێنین لەگەر مەشویاتەکان حازر دەکەین ئیدی ئەوە طبعاً 3 ساعت 4 ساعت 5 ساعت کوڵانی دەوێت ئیدی هەتاکو مەغریب هەموو شتەکانمان بۆ ساعت چەند دایەخی دوکان پاش دوای پاشێ و بەڵێ لەگەر بانگدان لەگەر ئیمساک ئەمە ئیدی هەتاکو ئیمساک ئەمە خواردنمانەیە کە دەفتە ئیمساک خواردن ڕادەگیرێ و ئەو مەجبوری هەڵگرتنی کەروپەری قوتا ئەوەی بەڕێزم ناشە ساغ بێ بەڵێ شبان وەکو وەستا باسی کرد زیاتر ئەو هەوڵاتانی کە دێنە ئێرە بوونە تعجیل ئەو خواردانە بۆکو بۆ پارشێ بەکاردێنە کە خۆتر و مراوی و پۆڕن کەوانش خواردنێکی زۆر تایبەتی گەڕێکی تعجیل و هەولێریشن کە ئەوەی دێتە هەولێر دێتە گەڕێکی تعجیل دڵنیا بە یەکێک لەو خواردانە دیچێنە بێت لیسکۆن و لە تاجیل خواردن خۆش هەنە هەفکەرێمە هوشمە سەدە شوێنێکی ڕاستەخۆ لە تاجیلە ئەم بژین لە هەولێرێت گەلمە دەبووین کتێ ژمە ئەمەژە پندێکی کریک و خواردن خۆش هەنە لێنۆ گەنەوەی خواردنی ئەوە ئیر و مەخۆری دیام ئەبرو
مازومین هفکاری خود دلوانی عزیز بین پراستیجی زور سپاس بوده که حوالی ما دلوانی پراستیجی خورنکا خوش مخار تقصیر نکن حوالی ما هم دیری مالین الهولیره لحوالی ما ایدی همی گاوا ایدی ما دعوت کن زور سپاس به همی حوالی ما طیبتیجی دلوانی همی برف کرکوکی ببچین جهولیره برف کرکوکی هفکاری ما هم من دلوب شوی که راستا خوب جه کرکوکا دلی کردستان دیگر مداه من جان ام کاتد باش زیاتر باسی کرکوک بکین روز یکمی مانگی رمضانی پیروز مسلمان کان چون بریان کردو ام شو لتشوینه کی زیاتر کشف هوای ناو کرکوک چونه فرمو هم جان کاتی ئەوەش باشوان ئەوە تێبینیم کرد لە هەولێر و سلێمانی خەڵک سەرخاڵی پارشێوکردن و نان خواردنن بەڵام لێرە بەشێک لە هاوڵاتیان تا ئێستاش لە گەرمە یاریکردنن دیارە پارشێویان بیرچووە من لە یەکێک لە کافتریاکانی شاری کەرکووکم دیارە لە ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان لەگەڵ ئەوەی کە کۆمەڵی نەریتی ئاینی زیندوو دەکرێنەوە لەگەڵ ئەوەشدا نەریتە کوردەوارەکان ئەو یاریانەی کە باون بە تایبەت سین و زەرف لە زۆربەی گەڕەکەەکانی شاری کەرکووک ئەم یاریە بە بەشداری ینی ئەو تیمانەی کە لە شارەکانی دیکەی کوردستانی شەوە دێن بەشدار دەبن من لە یەکێک لە کافتریاکانم وەک دەبینن ئێستا ئەو تیمە کۆتاییان بەیارەکانێنە ئەم کاتت باش یان باش ئەبینی تا ئێستا لە دەرەوەن و خەریکی یاریکردنن ئێوەکەی پاشێوەگەن پاشێوە ناکەن درەنگەڕێنە پاشێوە ڕێنەوە بەڵێ باشە ئەگەر باسێکی سین و زەرفم بۆ بکەی ئەم یاریە ئەگەر مێژووی یاریەکەم پێ بڵێ یان ئەو تیپانەی کە بەشدارە بن چۆنە ینی بوردەکاریەکەی چۆنە خۆی دوو نوع یاریە عەجەمیە وەستاییە ترێ وەستایی ئیسا وەستایی کەم کە زیارەکار عەجەمیە تۆ دووری کەرەوە هەمووی کەس وەستایی یار ناکە سە بەس عەجەمی یاریەکەن وەستایی ئەبێ لە جێیەکەی هەبێ بەس عەجەمی چۆنە شاری بشارە سپاس ئەم بە ڕێزانە هێشتا یاریەکەن کاکە چۆنی باشی بە قوربان دۆڕاون بردووتانێتەوە وڵات دینگە بە دینگێ چۆن ئەو دینگەیە چی یاگەر ئێمە سەد خاڵمانیەوە سەد خاڵیانی سە بەراوتەکەیەکەین ئەتروا سینی لە دەسەوانە و ئیسا وەسە سینی داگرێتتر یاریەکەین یاریەکە چۆن ئەگەر وردەکارێکم بۆ باز سینیەکە داگرێ و ئەتر دوو لێدا دوو گوڵشی هەیە ئەگەر لە دووەکە دەرچوو دوو خاڵە لە دوو گوڵەکەش ماڵمانە ترە دوای ئەوەش تەقی بەدەستتر زەرفەکان حسابەکەی چەرێ ما بێتەوە و ئەو دوو گوڵە و ئەو دووەک بە خاڵ حسابەکاتە سێ خاڵ بەڵێ بەڕێستان خاوەن کافتریاکەن بەڵێ پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانە زۆر سپاس ینی بە ڕۆژ ئێوە کافترێتان کردوتەوە یان بەس بە شەوانە وەک بێ لە مانگی ڕەمەزان بە ڕۆژ هەمانە بەس ئیتر کە مانگی ڕەمەزان هات لە دوای ئیتر خەڵک ڕۆژوو ئەشکێنێت لە دوای دە و سەعات حوتەوەتر ئەبێ هەتاکو کاتی ناخواردنی پارشێوکردن سەرت خۆش بێ خۆش بەڵێ ژڤان دیارە کاتان کەمە من نەگەڕێمە وڵاتان ینی دیارە ینی چالاکیەکان زیاتر پێش ڕەمەزان لە ڕۆژدا بوون ئێستا هەموو چالێکەکان کەوتونەتە شەوە بە یاریەکانیشەوە گەڕێم وڵاتان کاتیژبەرکی میادەمی زۆر سپاس بوو تا هەفکاری مەهێ من دەلو شەیکە ڕاستە و خوت ناوە خەلکی باژارە کەرکووکێدا گەلمەدەبووی پرۆستیژی ڕێوڕسمێن تایبەت یاریەن تایبەتنەوە مەها ڕەمەزانە پیرۆزات ناوە کەرکووکێدا تێن ئەنجامدان پیڤیا کەش و هەوایەکی خۆش بووی خەلکی کەرکووکێ و ڕەمەزان و ڕۆژی و تاعاتی خەلکی کەرکووکێژی خودێژی قبیل کرد زۆر سپاس هەفکاری مەهێ من بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستا لە ناو بەرنامەی پاشی بەردەوامی ژووی زیاتر بەحەسکردنی دناوە ڕەوشتی مسلمانات هەیڤە ڕەمەزانێدا دکتۆریجان زۆر داوای لە بوون دەکەین یعنی لە مێژە ئەمە لە یەکتر دوورکرد بوون زیاتر باسی ڕۆژمان کرد راپۆرتەکان جوان بۆ خۆش مەش تام و لەزەتمان لێ کرد ئیتر ئەڤەژی کەش هەوای تایبەتێت نەوە کوردستانێدا نەوە هەیڤە ڕەمەزانێدا هیوی دارین هەروسا خودی ڕاگرێت دکتۆر ئەمە زیاتر خەڵکی وا هەیە مەسەلەن دەڵێ کە گەورە بووە دەڵێ ئەمن لە منداڵیەوە لە ناو ماڵێ یانیش ویراسیەن هەندێک شتی وەرگرتووە لە باب و باپیرانی مەسەلەن تووڕێ یان دەنگ بەرزکردنەوە سەرەتاش باسم کرد باشە ئەوانە لەلایەن خوای گەورەوە چون حسابیان لەگەڵ دەکرێت یانیش ئەوانە ئەوە هەیە ئەوانش بگۆڕدرێ هەتا ئەگەر لە ناو ماڵش فێر بووبی لە منداڵیەوە بێگومان ڕەوشت زۆربەی هەرە زۆری قوڕسک نییەوە ئینەما وەرگیراوە مکتەسەبە ئەنی ئینسان لە دەوری بەری خۆی وەری دەگرێت بۆیە گۆڕانکاریش لە ئەگەر
ئینسان ئیرادەی هەبێ بۆ خۆی ویستێکی هەبێ و نیەتی گۆڕانکارێکی هەبێ و قەناعەتی بەوە هەبێ کە ئەو طبیعەتی خۆیان ئەو ڕەوشتەی خۆی ڕەوشتێکی خراپە لەگەڵ ئاینەکەی خۆی ناگونجێ ئەوە وردە وردە محاولەکە دەیگۆڕی بۆیە ئەم گۆڕینە دەستپێکەکەی دەبێ دەست پێ بکە ناکرێ بڵێ من هەر ئاوامۆناگۆڕانی یەکەم بۆی کەوا قەناعەت دەینی کە ئەمە ڕەوشتێکی ناشرینە کە قەناعەتی نایتر دەزانی وە لە دینەکەی خۆشی شارەزا بوو لە ئاینەکەی خۆی شارەزا بوو ئایا بە خوێندنەوەی فرمودی پێغەمبەرە بە خوێندنەوەی قورئانە یان بە گوێگرتن لە ئامۆژگاری مامۆستایان ئەوانە برادەرەکان چواردەورە چەند تەئسیری برادەر زۆر تەئسیری هەیە زۆر کاریگەری هەیە دەبی ئەوە بزانی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ الأخلاء بعضهم لبعض عدو إلا المتقين الأخلاء أو برادرەکان و ڕەفیقەکان هەموویان لە ڕۆژی دواییدا بۆ یەکتر دەبنە دژمن تۆ دەڵێ تۆ من توش کرد ئەو دەڵێ تۆ من توش کرد یا لەیتەنی لەم ئەتەخذ فلانا خەلیلە إلا المتقين إلا برادری متقین نەبێ إلا برادری کە خواناس نەبێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەدا دەفەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل هەر مرۆڤێک لەسەر ڕێباز و ڕەوشتی برادەرەکەی خۆیتی بۆیە ئەگەر تو برادەرەکەت باشبی ئەتۆش باش دەبی و لە عەربیشدا مەسەلێکی دەڵێ الصاحب ساحب یعنی برادر ڕاد دەچێشێ لە بۆ ئەو شتێکی کە برادرت چۆن بێت توش ئاوای بۆیە ئینسان دەبێت برادەرەکانی خۆڵ بژێت و دایک و باوکیش بەڕاستی پێویستە یارمەتی دەربن بۆ منداڵەکانیان لە هەڵبژاردی برادر کەواتە برادری چێکە لە شتانەیە کە ئینسان ڕۆژتەکانی خۆی پێ دەناستەوە وەکو گوتمان ئەگەر زانیشی ڕۆژتەکەی خراپە وردەوردە دەبێ خۆی لێ ڕابێنی مانجی ڕەمەزانیش ئەمە فرسەتێکی باشە ئەو مەدرسەیە کە ئینسان لێ ڕادەهێنی بۆ ئەوەی کە لە ڕەوشتە خراپەکان دوورکەوێتەوە وەی زمانی خۆی شیرینکە لەگەڵ خەڵکی باش بێ ڕوو لە خواپەرستی بکە ڕوو لە قورئان خوێندن بکە ڕوو لەوە بکە ئەمانە وەکو گوتم ئەم وێستگەیە بۆ ئەوەیە کە دڵی تۆ ئارام بکاتەوە بە گەڕانەوە لای خوای گەورە بە پەشیمان بوونەوە لە خراپ و خراپەکانی پیرۆیەکێدی ڕەمەزانە پیرۆز بووتە وێزگەیەک ژ بووی گۆڕینە ڕەوشتان بەرەو باشتر دکتۆر بەشیر خەلیل حەداد شەڕازات بۆوەری هێزرە ئیسلامیدا ڕاستە پێشنوێژ و خودبەخین تو ناوا برنامه پاشیودا ایرود پاشیو دویدا دیگه ما دابی دکتر زور سپاس بیته سپاس بو جنابیستان سپاس ولی تماشاگران هجا ادی ما اخفنین طیبت لدور روشت مسلمان طیبتیش هیوا رمضان دا کرین و دکتر جد گرما دا به هیوی دارین مفاج اخفنین دکتورین ایرو هات بنور گرتن و برف روشتین باشتر امده بناوا هولیر دا طیبتیجی ما بحث روشتی کریم برف باجار موصلی و بچین طیبتیجی روزهالات اوه ام ابزانین کام پشتی 5 هیوا یعنی ناوا آزادی دا روزهالات موصلی چوا روزی در باز کرن دی تفگرک زیده جی یعنی جوش و خروشک زیده نوا بازار موصل دا روزهالات ایجاد دیتن اما برف موصل وب چینو پاکیج هفت کاریمت نوا بازار موصل دا روزهالات های بزنین که کشف هوای ایرو روزای کم یا رمضان پیروز به نوا روزهالات موصل دا چوابو پاشیف بردان کرد گلمدا بردان رمضان ایسال لروزهالاتی موصل جدایه بازارەکە تژیب کەلوپەلێن خواردنێ تەفگەرەکە خویا و ژن بەسەربەستی دەسووکاندا چوون و هاتنێ دەکەن. تەوی دڵخۆشیە خەڵکێ ڕۆژهەڵاتی مووسڵ بە هەیڤا ڕۆژیە و تەفگەراوان دە بازاراندا لێ دیسە هەنجوان دڵشکەستینە ji ber ku mirovên wan li Rojavayê Mûsil hîn dibin destê çekdarên Daişê de ne. Ev sê rojin ez ji taxa Zencelî li Rojavayê Mûsilê hatime. Xelkên Zencelî bi rojîne û tişt li wir bihane û peyda jî nabin. Hevjînê min ji ber ku nedgel Daişê bû ev heşt mihin li cem wan girtiye. Zarokên min jî bi rojîne û xelek xêra li min dikin. Ez bihêvî me hêzên Iraqî Zencelî û Taxilmayî rizgar bikin. Li gor xelkê Rojhelatê Mûsil dibêjin berê ew dorpêçkirî bûn û di zindaneke mezin de bûn. û di meha rojiyê de jî ji tirsan nedwerî bûn derkevin. Lê birizgarbûna wan ji çekdarên Daişê ew dilxweşin û nîşanên azadiyê baş diyar in. الحمد لله ما شاء الله حركة تجارية
وتسوق واقبال جيد على الناس. سپاس جبو خودی تفگرا بازاری گرمه رمضان نها جدایه ام بکیفن بری ترس و لیدان و کشتن هبو خلکی ند خواست جمالی خود در کفن و نمیج و روژیان بکن نها هلبت اف رمضان جیا بری باشتره. اقبال جيد من الناس وتسوق موجود والحمد لله. اف یکم روژا هیوا رمضانه لموصله هروها یکم رمضانه کو خلک موصله با آزادی چکدار داعش در باس دکن لو ماجی و پشتی بهتر جه 5 ماهان رزگار بونا روشحالاتی موصله جیان لیتا راده یکی باش ودگره آسایی. چی من عادل کردستان 24 موصل. ساعت دوی جبران پاشی و دوی نوا کردستان بسیار داد گله برنامه هیوی دارین حتی نها مفاهم جی خوشی و جنوا برنامه دور گرفت بد امی نوا ساعت دویش دا خود حس کت امنی برنامه بکینو زیاده تر نوا ساعت دوی دا امنی بحث تورکی تندرستی کین کو بشین زیاده تر خدمت روزیگرا بکین تیوار رمضان پیروز دا چا دی تندرستی خوب پاریزن لشکی دیرش نخوشی هبت لبری هم بچنه توری تندرستی امدی زیاده تر بحث شیرینی آکین تیوار رمضان پیروز دا دی جداش هر 11 هیوندی خلق برف کرینا شیرینی و چه تایبتیش روزیگر هم کرینا بجیم بقلاوا ترکی بقلاوا ما هولیری یا کردستانی گل زلا بیا پراستیجی بازار تجی شیرینایه عافیت بجوان همی کسا که حش شیرینایت کن و اشتلا خودی سلامتی بوان کسا بدت اوید توشی نخوشی یا شکری بین دی پروژه نزیک دا بشین شیرینی بخون حتی اگر کم جیبت بازار سلیمانی هف کارم دالیا زیادت بحثا سردانا جهت شیرینی آب کد لیش آلیه کد نیش و نوشدار وجداری آوه کدن ادید وید شیوه که کم و ریخستی شیرینی بین خارن تایبتی جهت هیوا رمضان دو برنامه پاشیف گل ها بردام لمانگی رمضاندا ئەوەی هێندەی خواردن و خواردنەوەکان ماڵەکان دەتەنێت شیرینیە جۆرا و جۆرەکانن بەشێکیان حەزوویستی ڕۆژوگرن و بەشێکیان وەک نەریتێکی ئاینی کە بەربانکردن بەو جۆرە شیرینیە خێری ڕۆژوو زیاتر دەکات لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاتر تا ڕادەیە شیرینی چکە لە مانگای خەڵک زیاتر پەناباتە بەشین بە حکمی کە بازارەکەم و شیرینی ئەبێتە بازار یعنی بەڕاستی شیرینی خواردنی لوقمە قازی و لوقم و ئەو جۆرەشتانە منیش بۆ پێوی زیاتر پەنابم بەرەو خواردنە زیاتر چونکە ئەو خەڵکە بەڕۆژووە زیاتر حەزی لە شیرینەکە میش زیاتر ڕۆکەمە شیرینەکە بەڵام دەڕێت تندروستیە پێم وایە باش نییە پێم وایە سوپ و هەندێک لەم شتە سوکەکان بخۆی پێشتر باشترە بۆ ئەوەی کە ڕوونەکەیتە شیرینەکە خۆی بخۆ لە خواردن خاچەنەوە کە شکریان هەیە ئەو شیرینی و پاقلاوە خورمایەکە خۆم ئیسیفادە تێرە لە هینەوەی کە هەمووی شەکرە مەسەلە چەوری نەخوات لە مانگی ڕەمەزان خوانی زۆربەی ماڵان بە خواردن و خواردنەوەی جۆرا و جۆر دەڕازێنرێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان لە کاتی بەربانکردنەوەدا ڕەچاوی لایانی تەندروستی ناکەن بەپێی پێویستی ڕێژەی چەوری و شیرینیەکان ناخۆن شیرینیەکانی با بڵین وا باوە پێڵەن شیرینی سروشتی وەکو خورما و شەربەتانی بەدەستی خۆمان دروست سەکرێ ئەوانە ئاساییە ئەسڵەن ئەگەر ڕۆژەکە بۆش بشکێنێتەوە چە باشتر بێ چکە وزەیەکی ماقولی ئاەتە بەڵام ئەو شیرینانی کە وا باوە پێوترە شیرینی دەستکرد ینی ئەوەی شەکری سپیتیایە کێشەکەی لەوەیە تەمەنەوەی کە نەخۆشی وەکو شەکرۆوانەوە بێەوە هەرنەی خوا بەڵام بۆ کەسی ئاسایش زۆر کێشەیە بەوە بیشکێنێ یەکەم جا لەبەرەوەی پەنکریاس ناچارەکات زۆر بەقوت ئینسۆلین کاتە دەرەوە بۆیە زۆر کەس وای لێ ئەڵێ کە بەربانەکەم کڕێتە دوایەوە لە بەلوپۆکەوە مێزم پیا نامێنێ و زەختم دابڵسیوانە تەمەن هەمووی دەرەنجامی ئەو شتە دروستەوێ لەبەری هەرسکردنی ئینسان تێگای ئەگەر یەکەم جار دەست بە جێرێکێک لەو شیرینیانە بخۆی ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواست لەسەر زۆربەی خواردن و کاڵاکان زیاد دەبێ یەکێکیش لەوانە شیرینیە کە هێندەی حەزی ڕۆژوگر ئەگەر بە ئاگایی و ڕەچاونەکردنی ڕێنمایە تەندروستیەکان گۆش نەکرێت زیان بە تەندروستی کەسەکە دەگەیەنێت بە جۆرێک ئەگەر بە درێژایی ئەو مانگە بە پێی پێویستی مرۆڤ و لایەنە تەندروستیەکان بەکار نێنرێت ڕەنگە دوجار ببێتە نەخۆشیێکی درێژخایەن دالیا کەمال
کوردستان 24 سلێمانی. ولی زور سپاس با افکار ما دلیلی افهمی شیرینی خوش نشانی مدن نوا بازار سلیمانی در حلقه هندک شیرینی بو مفره کرمانه هم دخواست جمیر در هنر هم جه افکار ما پرودوسر محمد کین روجت به داد بیت در شیرینی شربت راش وری بیت دانی زیاده تر یعنی هم دار راش بکبته که هم نخوینجی زور سپاس با افکار ما طیبت جی یعنی پاکیج نصای جان بو مفره کن بله تماشاگران جدی برنامه پاشیف برنامه و کی بریا و پاکیج جی من بحث هندی کریم در باس تورات تندرستی بین و کی ناوا و پاکیجش دهاتی دیار کردن کو شیرینی حتی چند خوش جیبلی اگر زده بیت خارم نجبوی تندرستی هم روی خرابه و جاهی بیدارین هم شیوهی که ریخستی شیرینی آب کن حتی بو تندرستی هم روی خراب نبه دتر هم ده بحثا نخوشین هناوا کینت نواهی و رمضان و پیروز دا کام چا خوش پاریزین دست پیکی و پشت اینگه کرد خودی نکت ایک توجبی نخوشین هناوا بعد چا خود چاره سر کرد جالی نوشداری پزشکی و جبوی ویکی جوی دکتر علی برزنجی بسپوری نخوشین هنا وده دیالم ده دکتر زور بخیر بی زور سپاس و ممنون زیاتر اما بسرتاک باسی نخوشیکانی هنا کین تنجورک و اوانی درش خیان چه نخوشینه و اوانی کرد خیانن که زود سر سر دکرین چه نخوشینه تایبت بهنا بله وکو جنابت فرمود نخوشی هنا زورن يعني وكم دين زورشن بس بلام أطوانين بيكين دو باش خاصة لمانجي رمضاني بيروز طبعا بيكين نخوشي دريش خان ونخوشي كرت خان نخوشي كرت خان كان أواني مثلا سيركي أو قصة أو خواردنيكي خراب أخويا بيس أخويا اشتك أخويا توشي التهابي قديبه توشي إسهاليكي زور بخوات تسمم روشانوا يعني لقال إنفلونزيكي زور بخوات يعني ئازارێکی زۆر گەورە بێ لە ناو لەشیان وەکو ڕێخەڵۆکێ پەلمێت و تووشی وەکولێن زایدە دوودیە و ئەوانە بێ ئەو نەخۆشانە نەخۆشی کورتخایانن کورتخایان مشکلێکی گەورە مشکلەی گەورە نییە بەس بەڵام ئەوە ئەبێتە کاریگەری نەخۆشەکە ناتوانێت ڕەنگە بەڕۆژی بێ لەگەڵی چکۆ لەبەرەوەی بەهۆی تایەکی بەرز و یان ئیسهالێ یا ڕێشانەیەکی زۆر بەقوت لەگەڵی ئەو نەخۆشە بۆ مایەکی کەم ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ مەسەلەن سێ ڕۆژەوانە و دوای ڕەنگە نەخۆشەکەی خلاص بێ و وەزعی باشتر بێت و کاتی ئیسهال مەسەلەن ئایا بەڕێگای ئاو خواردنەوە ئەوانە و مەغەزی و شتیوا چاک بۆ و ئەتوانی دوایەوە بە ڕۆژوو بێ ئەمە بازە نەخۆشیێکی تر هەیە نەخۆشی درێژخایەنە ئەو نەخۆشیانە ئەوانەی پێش ڕەمەزانش نەخۆشیەکە هەیەی ڕەنگە پێش چەند ساڵێک هەیەی و کاتی ڕەمەزانش هەر نەخۆشەکەی ناگۆڕێ ئەوانش پێویستی بە بەردەوام بە عیلاج و يعني ئاگای لە خۆی بە لە ناحێتی عیلاج وەرگرتنەوەانە ئەتوانین يعني چەند نەخۆشیەک هەیە ئەوەی زۆر گرنگە و نەخۆشەکان دێن لەسەری وەکو نەخۆشەکانی دڵا گەربین سینگە ڕەبۆ و التیهابی قەسەباتی مزمن نەخۆشی سینگە نەخۆشی دڵە وەکوتمان وەکو بلەی يعني دڵی پەکی کەوتووە یان نەخۆشی زەختی هەیە دێنە سەر ناو هەنا و زیاتر معیدەیە التیهابی معیدە و باشە دکتۆر ئەمە زیاتر مادەم باسی کورتخایان و درێژخایانمان کرد کورتخایان ئەگەر چارە سەر نەکرا و چەند جارێک دووبارە بووە دەبتە درێژخایان یانیش جیاوازیەکی زۆریان بەعامەتەن بەعزە نەخۆشیەکەیە زۆر يعني زۆر نین ئەوانەی کورتخایانن ببنە درێژخایان ئەگەر نەخۆشیەکە ئەسڵەن ڕەنگە خۆی درێژخایان بێ بەس بە ئاگای لێ نەبووە وایە زانی کورتخایانە مەسەن وەکو ئیسهالێکی بە بەردەوام کەچی سێرەکە بە بەردەوام هەیەی زیاتر لە چەند هەفتەیەک دوای پێێنن تووشی مەسەن التیهابی قۆڵۆم بوونی مزمن بووە بەس بەڵام بەعامەتەن نەخێر بەعامەتەن کورتخایان نابنە درێژخایان کاتێک کورت بە شەرەکە چاکە بێتەوە و وەزعیش باشتر زیاتر با باسی مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین چون ڕۆژوگەر یان ڕۆژوگرتن دەبتە هۆیەک بۆ ئەوەی لە نەخۆشیەکانی هەنا و بەگشتی زیاتریش درێژخانەکان دوورکەوینەوە یعنی چه ئیسیفادەکی هەیە ڕۆژوگرتن لە بۆ ئەو نەخۆشیانە کە لێی پارێزراو بێ طبعا خوا سبحانه وتعالى ئەم مانگە پیرۆزەی بە بەلاشدا نەناوە دیارە کاتی ئەم مانگەی پیرۆزەی تهدید کرد بۆ مرۆڤ و مانگەکە سبحان الله ئەسوڕێتەوە هەمووی ساڵەکە ئەم بەعزە شتێک هەیە لەم مانگە پیرۆزە کاتی بەشە دوورەکەوێتەوە لە خواردن لەم کاتەدا لەشی کەمێ ئەڕواتە سەر قالبێکی تر قالبەکەش وایە کەمێ وەکو بڵێ خۆی پاکەکاتەوە لە کەمێ پیسی هەیە نەناو لەشی
لەناو جەرگی یعنی ئەو مادە ژەهراویەکانی ناو گەدە مەسەلەن کەڵەکە بووینە لە ناو مانگی ڕەمەزان دەتوانین بڵێ ئەتوانێت فڕیدا و لە شەکەش خۆی فێرەکە فێری تەحملەکات و ئەوەی زۆرش ئیسفادە لە مانگەکە ئەتوانێ وەکو لەی وەزنی خۆی دابگرێ لە ئاخرە مانگە سێرەکەی ئەوەی قەڵەوە کەمە زەعیفە بێکا و بەم زەعیف بوونە سێرەکەی ڕێژەی شک ئەگەر شەکرەی هەبێش یان احتیمالی تووشی نەخۆش شەکرە بێ ئەوەی دابەزێ ئەگەر چوری خراپە بێ لە ناو لەشی ئەو چوری خراپە دابەزێ ئەگەر نەخۆشی وەکوبلەی پاڵپستۆی خێنی هەبێ یان بەرزبوونی زەختی هەبێ احتیمالی زۆری زەختیان دابەزێ و دکتۆر تو باسی دوو خاڵی زۆر گرنگیت کرد هەم خواردنەوەی شیرینیەکان کە دەبتە ئەگەر زۆر بخورێ کە دەبتە هۆی دروستبوونی نەخۆش شەکرە هەم چوریش ئەگەر چوریەکان زۆر بخورێ دەبتە هۆی نەخۆشیش چوری مەسەلەن هەر نەخۆشیێکی لە دانانی سیستەمێکی خواردنی ڕێک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چوون بتوانین خۆمان بپارێزین لەو نەخۆشیانە بە تایبەتی چوری و شەکرە ئەوانە زۆر دەخورێن لە مانگی ڕەمەزانی بڵێ ئێمە بەداخەوە ئێمە کەوالین مانگی ڕەمەزان دێ پێش ڕەمەزان دەبێ ئێمە ئێستعدادی مانگی ڕەمەزان وەرگین چۆن مەسەن ئێمە بەعزە کەسەکەی خۆی فێر شیرنی کردووە یان زۆر شیرنیش کاکە چۆن جگەرە کێشان ئیدمانە شیرنیش بەعزێکی ئیدمانە ئەوەی شیرین نەخوا هەموو ڕۆژێک سەرەکەی وەزی تێکەچێت سەرەکەی لەگەڵ پێش ڕەمەزان دەبێت پێش ئەوە خۆی فێرکە کەمەکەمە لە شیرنی کەم کاتەوە دوور کاتەوە بەس بەڵام ئەگەر هاتە ناو مانگی ڕەمەزان و ئەو خۆی حازرکردنە خۆی حازر نەکردووە بۆ ئەوە سەرەکەی ئەو کەسە لە بانیەکەوە حتاکم لە پاشی و حتاکم ساعت حوتی ئێوارە حوت سارێکی ئێوارە ئەم کەسە هیچنان ناخوات کەوا دێت ئەمە لەم کاتە لەشی گۆڕانکارێکی گەورە بووە لە ناو لەشی لە ناحیەتی کەمبوونەوەی ڕێژەی شەکرە و جەرگی خۆی دەست پێکا شەکر دروستەکات و ئەڕاتە سەر حالەتێک حالەتی زەعیف بوون یعنی لەشی وەزنی دابەزێ کەچی کەوادێ ڕۆژی خۆشکێنێ ئەگەر بەباشی نەزانێت چی خواردنێک بخوا بەعزە خواردنی شیرینی هەیە ئەوان شوازانن بەس ئەو شتانە شینیەوەی خۆی شەکری تیاابێ مەسەنەوەی کرێتە ناو چای ئەوش بە پێچوانەوە نییە لە ناو ئەو شەربەتایی خۆین زۆر خواردن هەیە هەست ناو پاقلاوە و زۆر خواردنی تر هەیە بەعزە میوەیەک شێ خۆی شیرینە ئەوش ڕێژە شەکر باسی جێگرەوەکانی شیرینەمەنیەکان بکەین کە دروست دەکرێت بەدەست جێگرەوەکان چه هەیە بۆ ئەوەی لەش کە ئەو شیرینەی پێویستی پێ وەرگری مەسەن چ میوەیەک بخورێ زیاتر بۆ ئەوەی ڕۆژۆگر بتوانێت ئەو تااقەتەی وەرگری بەعزە میوەیەکەیە بەعامەتەن هەمووی میوەیە باشە بەس ئەو میوانەی ئێمە زۆر من ڕاستی جەختەکەمە سەری لە مانگی ڕەمەزان بیخوا ئەوە مۆزە لەبەر ئەوەی هەرچەند شیرینی و تااقەشی تایە یەک دووەم شت بۆ زگ دەرچوونش باشە سێم تشت مادەیەک تایەمە وامان لەیەکە تێنیمان نابێت مانگی ڕەمەزان چکە خەڵکەکە وازانێ بە ئەو زۆر خواردنەوەیە یان بە مەسەنە ماستا و خەی تێ بکات وەڵام من عرقاکەم زۆر ئەوانە نەخێر بەعکسەوە گەر ئێمە زۆر ئاو خۆین و ڕەنگە ئەزیێتمان دێت زیاتر خەستن کاتی پاشوان بەس مەسەن بەعزە خواردنێکە وەکو مۆز خواردنە مادەی پۆتاسیۆمی تایە میوەی شیرینی تکەش هەیە ئەتوانین هەمووی میوەکان خراپ نییە بەس بەعزە میوەیەکە مەسەن شووتیە و کاڵە گاوانە شیرینشن ئاوشی تیا ئیسفادەمان لێکات لەشمان لە ڕووی ئاینیەوە زیاتر ئەم پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کراوە ئەگەر ڕۆژوو بە خواردنی خورما بشکێنرێ زۆر ئیسفادە هەیە لە ڕووی زانستیەوە لە ڕووی تەندروستیەوە تا چڕادا خواردن یان ڕۆژوشکاندن بە خورما چی ئیسفادێکی هەیە بەڵێ ئیسفادێکی زۆر باشی هەیە چکە خورما وەکو لێ پێرن سوکاریات و حادیە یان ئەو نەوع شیرینیانەی ئەوی سووکە لەسەر مایدان لە بۆ هەنا و بەگشتیشەوە بەڵێ بۆ هەنا و بەگشتی و یەکەم شت دووەم شتیش سووکە ڕیخەڵۆکەکانی ئێمە بە زوو ئەو خورمایە ئەمژێ بەبێ ئەوەی مادیبوونی لەش بدا ینی لەش زۆر مادیو نابێ کە مادەیەک وەکو خورما یا وەکو هەنجون بێتە ناولەشی بەس ئەگەر ئێمە ئەگەر زۆر خورماش بخۆین بەبێ حەد یان لە سێ دنگ زیاتر بخۆین یان زۆر بخۆین ئەو شەبێتە کاریگەریە خراپ بۆی ڕێژەی شەکرە لە ناو لەشمان بزەبت ینی بۆ نەخۆشی شەکرەی هەیە من ئەتوانم پێ بڵێم لە دوو دنکە یا سێ دنکە خورما زیاتر نابێ بخۆیت چکە دەبێت زۆر ئاگات دەخۆت بێ خورماش ڕێژەی شەکرەت لە ناو لەش بەرسەکاتەوە وەکو هەنجون وەکو هەموو خواردنی ئەوە باس شەکرامە با باسی نەخۆشیێکی تر تایبەت بە هەنا بکەین ئەویش چەوریە مەسەن ئەگەر ئێستا نەخۆشی زیاتر ئەوەی بەربڵاوە لە ناو خەڵکدا زیاتر چ نەخۆشیەکە کە زیاتر لە خواردنی چەوریەکان توش دەبن واللهی کە نەتیجەی ینی ئەو کەسانەی خواردنی چەوری بخۆن خاصەتەن چەوری حیوانی وەکو مەڕ و مانگا نەک ماسی و مریشک
بەڕادەیەکی کەم بریش بەس بەڵام بەڕادەیەکی زۆر مەڕ و مانگا ئەوەی گۆشتی مەڕ و مانگا بخۆن یان ئەو شیلمەنیەی ئەوەی لە مەڕ و مانگا هاتوونە وەکو قەیماغ و پەنیر و ئەو شتانە بەڕادەیەکی زۆر ئەوانە ئەبێتە هەمی کاریگەری بەرزبوونەوەی ڕێژەی چەوری نەناو لەشی بەعزە چەوریەک هەیە نەناو لەشمان چەوری باشن بەعزێک چەوری شەیە چەوری خراپن ئەگەر ئەو بەشەرە هات و زۆر ئەو چەوریە باشەکان چین دکتۆر و خراپەکانیش چین بۆ ئەوەی زیاتر لیان دوورکەینەوە بەتایبەت لە واللهی ئەو چەوریە ئەوە کۆی باسمان کرد چەوری ئەوەی لە حیوانەوە مەڕ و مانگا و ئەوانە دێن ئەوانە ڕێژەی چەوری ناو لەشمان بەرزەکەنەوە ئەبنە کاریگەری تووشی نەخۆشی دڵ و دەماری جیرانی دەماری خوێن و جەڵتەی مێشک و ئەوانە ئەگەر بە زۆر زۆر بی خۆین و ڕاضشمان وەرزشمان لەگەڵی نەکرد بەڵام بەعزە چەوریەکان ئەوانی سوادەی لەکەن وەکو زەیتی زەیتونە زەیتی نەباتی پێێن بەعامەتەن یان زەیتی زەیتون ئەوش کەم ئاگری بینی بێ یان نابێت زۆر سوورکرابێتەوە لەسەر ئاگرێکی چکە ئەو شتێکە چێ ئەو نوع چەورانە بڕاستی استفادەی زۆرەیە طبعا ڕۆنی ماسیش یان ماسی ئەو نوعانە چکە مادەی ئۆمێگا 3 تایە ئەوانش ئەو چەوریانە ڕاستی زۆر باشە بۆ لەشمان بۆ مێشکمان بۆ گیانمان زۆر ئیسپارەی لێکە ئەمە باسی خواردنەوەی هەم پارشی و کە ئێستا ماوەیەکی زۆر کەمان مادەوی دەست بە خواردنی پارشێ بکەینی بەرنامەشی هەماتێکم بینی خواردو بیان ئەسڵ دەستیان ئافرەتیان بێدەوی ئەمەش بخۆین دکتۆر وە لەگەڵ خواردنەوەی ئیفتاریش بە شێوەیەک زیاتر ئەوانە بخورێ زیاتر باسی سیستەمەکەی بکەین بە شێوەی تەقلیدەکەی ئەوە لە ناو کوردستاندا دەخورێ مەسەرەن هەر لە کاتی بەربانگ لە ئیفتار شکاندن ئەو ڕۆژ شکاندن و دەست بە خواردن بکرێ ئەو بە شێوەیەکەنێ شێوەیەکی هەڵەیە یانیش دەبی چاک بکرێتەوە ئەگەر هەڵە واللهی خۆی ڕاستی کاتێکگەر ڕۆژوو شکاندن دەبێت بەوەکو جەناب باس کرد بە شتێکی گچکە بخۆی مەسەن ئاوێکە ئەتوانی ئایا بخۆیت و یا سێدنکە خورما بخۆیت و شۆربایەکی گچکە دوای ئەوە شەرت نییە ڕاکەین بۆ خواردنەکە وەلو سێ بەشوان وا ناکەین ینی بەس دەبێت مەجالێک بەجێت بێری مەسەن دەدەقە چارەگەیەک ئەگەر بتوانانی بڕۆین مەسەن نۆژەکەی خۆت پێیت و بیتەوە ئەو چارەگە 20 دقەیە ئەوە لە شت تقریبا ئەو شەکرە ئەمژێ و ئاوەکەش ئەمژێ و ئەگاتە سەر مستەوای خۆی بەس ئەو ئەگەر ئێمە گەر ڕاستەن ڕۆژی خۆمانشکان بە خورما و بە ئاو دوای بێنە خواردن بخۆ برنج بخۆ شەربەت بخۆ مەعیدەمان فولەکەین سێرەکەی کاوە مەعیدەمان فولەکە لەشمان ئێمە تقریبا 13 ساعاتە دوورکەوتۆ لە خواردن ناکایەکە و فول یەکەم یان پڕ یەکەم بە خواردن کەوای لێدێ ئەو خێنە هەمووی ڕوا بۆ ناو مەعیدەمان کاتی ئەڕوا بۆ ناو مەعیدەمان سەرەکەی بەشەرەکە دوای خواردن کەمێ سەرمایە بێ کەمێ خەوی دێ سەرەکەی بێتاقەتە بێ دوای دەست پێکە ناو ڕیخڵۆکیشی ئیسفادە لێ ناکە لە خواردنی خواردێتی تووشی ئیسهارە بێ تووشی سکێشان و ئەو شتانە بێ ئەوانەش هەمێ بێتە کاریگەری بێنە ئەو کەسە ڕەنگە هەمتاکم شەوشی خەوی خۆش نەبێ لەبەر ئەو وەزعیتیایەتی خاصەتەن یەکەم سێ چوار ڕۆژی ڕەمەزان چکە لەش فێر نەبووە ئێمە پێش ڕەمەزان لەشمان فێر ڕۆژوو نەبووە ڕەمەزانش هات سێرەکەی وەزعیت هەمووی لێ تێکەچێت دکتۆر ئەم زیاتر ئەمێ بەرە ئیستانبولی بچین لە پشتی ئەم ئیستانبولی ڤەگەر نەبەم زیاتر بەسە مەها ڕەمەزانی پشتی مەها ڕەمەزانی بکەین کۆ چ زیاتر خەڵک زیاتر سەردانەوەتکەن ji بووی نەخۆشیەوەن ژی ڕێژان نەخۆشە کێمتر لێتێت ئەم دێ بەردەوامکردنەوە بەڕنامەی پۆشی بەڵێ تەماشاوان هێژە ئەمێ بەرەف ئیستانبولی بچین هەفکارێمە ئەرژانداخ شوەیەکی ڕاستەخوتنەوە ئیستانبولی کەش هەوای تایبەتی مەها ڕەمەزانە پیرۆستنەوە ترکێ گشتی تایبەتیژی لە ئیستانبولی دەگەلمەدا بەرژان ئەودەمێتە باش پڕاستی تول وەکی هاتیە دیارکردن تول یعنی سڵتانی ناوا ئیستانبولی دا تایبەتیژی جهێن پیرۆز یەن ئاینی چاوا خواردن تێ حاضرکردن و کەش هەوا بگشتیژی ڕۆژە ئێکێ لە ئیستانبولی تایبەتی چاوا بۆ فەرمو ئەرژان جوان دو املقادا سلطان احمدی له درو دورا مزگفتا سلطان احمدی بون ایشه جد شوا دویمینیا پاشی و دجی ام هاتن ایوب سلطان دورا ایوب سلطان براستی جی لولبات کم مزن هیل ودری لگوری دورندن لولبات هری مزن و جی کو هری قلبالق دما پاشی و دورا ایوب سلطانه چونکه ایوب سلطان هر سال دمه رمضان دج دورین جدا ین 38 ناوچه ین ستمبولی ج عالی خلقی و تشکرن و دما فتاری دست پیدا که حتی پاشی و جی بگرن حتی سر سبیل و دری خلق لسر پیایه و تن تربیه سلطان ایوب انگو بناوی کدن خالد بن زاید و ایوب الانصاری تن تربیه وی زیارت دکن دعا دکن نماز دکن و فتار خوج لو دری دکن پیشت فتار جی حتی پاشی وقت خو لو دری درباز دکن و حتی پاشی و جی حتی سر سبیل جی نماز سر سبیل دکن و حتی سر سبیل لو دری بردوام دکن
پاشی و خو بوی آوای درباز دکن ام دخوازن درو دورا و تربیه نشانی و بدن جگلک دورین جدای ستم بوله گلک هجمار کزیده خلق جپوچکان بگیرن مزنان جهر تمن انسان تن و دری هم دما بری فتارتن و آمادهی فتاری دکن خارنن کو جمالت اینن دخن و پیشت فتاری جی حتی پاشی و لور دگرن نمیج دکن و دکون ناو مزگفتا ایوب سلطان او مزگفتا کو آنا دریه ویجی حوالی من هدیه نشانی و بده خلق جوی دریه دکوه هندر و نمیج خود که عبادت خود که از دخوازم هنگ بحث ایوب سلطان آنگو بناوی کدن حضرت خالد بن زید ابو ایوب الانصاری بکم دما عصر سعادت گلک صحابه دخواستن کو حضرت محمد لمال خو بکن میوان لسروی دخازی حضرت محمد هشتری خو سربست برده و هشتر لبر مال ایوب الانصاری دسکنه پیشتی و حضرت محمد نزیکی هفت مه لمال ایوب الانصاری آنگو خالد بن زید ایوب الانصاری وک میوان دمینه و ایوب الانصاری لگل حضرت محمد دشری بدر و خندکته شر کریه لگل حضرت محمد و پیش رجی ایوب الانصار دخواست کو استانبول لسر دخواست حضرت محمد به فتح کرن لسر ویجی او نزیک بر دما نزیک بونا فتح استانبول جی ت استانبول و درده جان خوش دست ده و لوی درجی ت و شارتن و تربوی جی لنا و مزگفته و او مزگفت چی در و دورا ویجی چند روز بری به آوا گوله هاتبو پاکش کرن و روزین دنج براستی بری مه رمضان جی اف در جالی گله کسان و تن زیارت کردن لبلی دمر رمضان دم ماه رمضان به تایبت جوان و دری قلبالخ مزن چه به جهر عالیت نبتن استانبول جهر عالیت ترکیه به تایبتی شوا قدر لیلة القدر اف در لترکیه جی کو هری قلبالخ یک جی کی مزن او تایبت او گلک به معنی خویا دیروکی او گرین که لو ماجی لستانبول جی کو هری قلبالخ دم پاشی و فتاره اف در اف سلطان ایوب سلطان تربیه ایوب سلطان جی و سرانسر مهکی جالیه جپچوکان بگیرن حتی مزنان به هجمار که زده هم ولاتیان و تین زیارت کردن و الویدری هم پاشی و خو هم فتار خود درباز دکن و حتی سر سبیج جوان لو لباتا ویدری بردوام بکیف و جوشه که مزن خلقتین ویدری عبادت خود دکن میجا خود دکن دعا دکن پاشی و فتار خود جل ویدری دکن حتی سر سبیج رانازن و الویدری لو لباتا که کیف و جوشه که مزن هیا هم کشو هوایی که خوش هم جی پراستیجی جهه که خوش نوا استانبول دا افکاری ما ارجان داخل شوی که راسته خو لمزگفتان کوجی مرقتا سلطان ایوب دیال مدوی دست بکیش داخل لیبوری نیت کم کدیل دست بکی مخلت کرد یدی متیکل کرد نیو بینا آیا صوفیا و سلطان ایوب یدی تیکل بین مگود آیا سلطان زور سپاس بوده افکاری ما ارجان داخل زور سپاس یدی چه بنویت شوین دهاتش داد نوا جهن خوش همین گشتیاری هم جی مزگفتین مازنی نوا استانبول دا چه بنویت این دیال مدابن هم جبوی نشاندانا وینین عبادت خلقیت نوا ترکیه ده هم جیش عالیه شیوه که گشتیاری چوات نشاندان همه بردام کین گل دکتر علی دکتر زیاتر پیجوی بتسمه استانبول باز من لو کرد لکات رمضان و دوای رمضان ده سردان کران نخوشکان رجیان زیاتر دبی دوای رمضان یعنیش کمتر دبتو ولا پیش رمضان والله راستەکەی لە پێش ڕەمەزان دوای ڕەمەزان گۆڕانکاریەوە گەورە نابێت بەس ئەو کەسانەی مشکلەی بەردی گورچیلیان هەیە زیاتر ڕاستی ملاحەزەم کردووە ئەوانە زیاترە بن دوای ڕەمەزان چکار ڕەمەزان بە ڕۆژوو بووە و ئیشێکی لەژێر هەتاو کردووە عەرەقی زۆر کردووە یان ئاوی کەم خواردوێتەوە لە ناو ڕەمەزان سێرەکەی تووشی بەردی گورچیلە زیاترە بێت دوای ڕەمەزان یان لە ئاخر ڕۆژەکانی ڕەمەزان دێتە لای ئێمە ڕێژەیەکی زیاتر لە نەخۆشەکانی تر کە مشکلی بەردی گورچیلە ئەی چون ئەوان خۆیان بپارێزن هەم بە ڕۆژوش بن و هەم زیاتر نەخۆشیەکان زیاتر نەبێتەوە یعنی بەردی گورچیلە بەڵێ ئەوەی بەردی گورچیلە هەیە بەڕاستی ئەگەر بەردەکە لی کردبێتە کێشەیەکی گەورە وەکو ئیلتیهابی ڕێوڕەوی میزکردن و یان وەکو ئازارێکی زۆر ئەو لەسەری نییە بە ڕۆژوو بێ ئەمە ئەو کەسانەی بەردی گورچیلان هەیە و یعنی کۆنتترۆڵە و ئاگای لە خۆیەتی تەمان دەبێت بە ڕێگای ئاو زۆر خواردنەوە زۆر مهمە دەبێت لێ ئاەکی باش بخوا ڕۆژیش بە باش ڕۆژەکەش بە باشی ئەو مشکلێ دکتۆریانێ 15 تا 16 ساعت مەسەلەن بە ڕۆژوە ئاوی نەخواردیەوە کە
دەستی کرد بە ئاو خواردنەوە بە شێوەیەک ئاوی بخواتەوە دەبێت کەمەکەمە ئاو بخوا نەک بە قووەت ئاو بخواچکەوەش خراپە بۆ دڵی و بۆ کولی گورچی دەچی بەس دەبێت کاتی ڕۆژیشکان نەکە ئەو چەند سەعاتەی ماوە هەتاکم پاشی و دەبێت زۆر ئاو بخوا دەبێت زۆرش میز بکە ڕاستی دەبێت بەعزە خواردنێک شێ کاتی ڕۆژی خۆی ئەشکێنێ دەبێت لێ دوورکەوێتەوە وەکو خێ زۆر خواردن وەکو گۆشت زۆر خواردن ئەوانش کاریگەری خراپیان هەیە بۆ دروستبوونی بەردی گورچیلا هەمان کاتش بەعزەش مادەیەکە وەکو شەربەتی لیمۆی طبیعی طبعا من لە ڕێگەی لێرەوە زۆر پێشنیارم هەیە بۆ ئەو کەسانی شەربەتیان حەز لێیە و ڕۆژی خۆیان ئەشکێنن بە شەربەت هەوڵدەن خۆیان شەربەت دروستکە لە ماڵەوە سروشتی خۆیان لە ماڵەوە دروستکەن شەربەتی پرتوقاڵە شەربەتی لیمۆیە شەربەتی ئێستا مەسەن مۆسمی قەیسی ئەوانەیە ئەوانە باشە بۆ ناو هەناو ئەوانە بەڵام ئەو شەربەتانەی لە دەرەوە کردێ ئەگەر نەزانی شێوازەکەی زۆر بە پاکی زۆر بە شێوازێکی سروشتیەکرێ ڕاستی ئەوانش مادەی کیمیاوی تایە دەرمانی شتوای تایە ئەوانش بێتە هۆکارێک بۆ دروستبوونی بەردی گورچیلەش پێمە شەرت نییە ئێمە ئەگەر یعنی وەکو بدەی هەموو شتێک بکڕین لە دەرەوە و شتەکەش 100% متاکید دەبین لەسەری بەس بەڵانگەرزانیمان ئەو شتانە ئەوەیە خراپ نییە وەکوی باسم کرد شەربەت لیمۆ زۆر باشە بۆ بەردی گورچیلا ڕۆژی 2 لیمۆ 3 لیمۆ توانێت بگوشێ بیکاتە شەربەت و بیخواتەوە ئەوش وای لێکە ئەبێتە هۆکارێک بۆ کەمبوونی دروستبوونی یعنی ئەو لیمۆ بەخای بخورێ یانیش بیکاتە شەربەت یان بەخاویش بیخواتەوە مشکلەی نابێ یعنی ئاوی شتێکە هەر ئیسفادەکەی لێکرێت و بەڵێ بدان ئیسفادەی لێکرێت بەڵام شتە سەرەکیەکەی ئەوەی ئەساسیە ئەوانەی بەردیان تووشێ بەلەبەرەوەی کەمبوونی یعنی کەم خواردنەوەی ئاو زۆر بخۆنەوە زۆرش هەوڵدە میزکەن یعنی مەسەن آخر پاشیوەکە بە ئاو بە باشی بخواتەوە یا بەعزە میوەیەک بخواتەوە لە ناو لەشی ئاو دروستکە وەکو خیار و ئەوانەیە باسی شەربەتی لیموت کرد بەڵام ئەوەی دەبینرێت لە ناو بازاڕەکان لە ناو ماڵەکانیش زیاتر شەربەتی مێوەش دەخورێت شەربەتی مێوەش باشی و خراپیەکانی ئەگەر مەسەن زیاد بخورێتەوە وڵی شەربەتی مێوەش خۆی تەمان شەربەتێکی طبیعی باشە بەس نازانم ئەوەی لە دەرەوە دروست دەکرێت ئایا دەرمانی تێکرێیان نا دوورکەوتەوە لە خۆی زۆر ئاسانە توانێت مێوەش خۆی بکرێت و خۆی بیکڵێنێت و بیکات شەربەت بەڵام مێوش ڕێژەی شەکر بەرزەکە ئەوەی نەخۆشی شەکرەی هەبێ نابێت شەربەت مێوش بە ئیسراحەتی خۆی بخوات طبعا ئەوەی بازارش هەمووی شەکریشی تایە یعنی مێوژەکە بە خۆی شەکر بەرزەکات و ئەگەر شەکریشی تێ بکەی زیاتر شەکر بەرزەکاتەوە ڕاستی بە من ئەتوانێت بە شەرەکە بیخواتەوە چکە بۆ خێم باشە مادەی ئاسنی زۆر تایە بەڵام هەمان کاتش ئەگەر زۆر لێ بخۆینەوە بێتە کاریگەریەک بۆ قەڵەوبوونی ئەو کەسە و هەمان کاتش ئەگەر شەکرەی هەبێ یان هەست پێنەکە شەکرەی هەبێ شەکرەکەی ڕێژەی شەکرەی بەرزەکاتەوە ناولێت دکتۆرە می بەرەف دیاربەکرێ بە بچین و هەفکاریمەوەی حەسەن کوردستان گەلمەدەوە بزانین کە دیاربەکرێ 4 ڕەمەزان ڕۆژایکی هەیڤ ڕەمەزانە پیرۆز دەرباز بووە بشوەیەکی ڕاستەخوو بەرەف دیاربەکرێ و بۆ کوردی کوردستانی گشتی هەفکاریمە حەسەن کوردستان بشوەیەکی ڕاستەخوو گەلمەدە حەسەن ئەفدەمێتە باش دهی ئێدی توتناوە بازاری دابووی و جگەر خوار لە عافیت بێت ئەمە زانم هین تهنی بین ڕۆژایکی ڕەمەزانە پیرۆزەش بەرخواردنە جگەری یانژینە ئیرو ئەم بێژین تلکیوی پشتاتە ڕاستیژی دیمەنێکی جانە فێقی سێڤ و مۆز و پرتەقال ئێدی ئیرو کامیرەش بوویتە و تدێ ئەبرو بەحسا فێقێکی فەرمو حەسەن فیکی یعنی الباکووری کوردستان جوان ما شێوێدن مەوەکە گوتنەتەمە جگەر خار ئیروژی ئەمە فێکی بخۆندا فێکی وێ جگەری بفەرگێنە بڕاستی دکتور چێتر زانە پشتی خارنە جارجارات بێژن پێشیە خارنە جارە پشتی خارنە فێک بخۆن بەڵێ ئەم لە بازارەکەنە بڕاستی لە تەمامی دیاربەکرێ مرۆڤ دکارە بێژە لە باکووری کوردستانê ڕۆژی خوۆش دەرباز بوو لەورە هەوا هێنکە لە گوری ساڵا دەرباز بووی هەوا هێنکە بە تایبەتیان بێژن یەنکو باخچەوان شێڤ باخچە ئاو دەدن و هەروەها سوفی دەچن مزگەفتێ و ئەهل مزگەفتە دەچن مزگەفتە حتا دەرەنگی شەوێ تاعات و عیبادەتی خوا دەکەن لێبەلێ حتا سعات 1:30 دوێ و پێدا خەڵک هێدی ji کولana vedikişînin ji Diyarbekirê lewra hewa biçeke sare ya rastî lêbelê hem li bazarekene li bafekî firoşekene li navçeya qaya Pınaran jiya peyasa Diyarbekirê 24 saatan ev der vekiriye li vê derê hûn dibînin ji wan ji sêva bikire heta gindûra ji zebeşa bikire heta xoxa û heta em bêjin gêlyaza û çîlek û heta firingiyên em bêjin yên ji gunda hatine hema bêje her cureyê fêk ya li vê derê ne xelk jî di vê derê derbas dibin û her wiha zebeş û gindûr û van fêk ya dikirin û bi taybetî di meha Remezanê de piştî fitarê dixwin. Em li gel fêkfiroş em biaxivin ka em ji wî bipirsin roja wî roja Remezanê ewil çawa derbas bû
د بازارەوەی دا لێ دەرێ ئەم بێژن دیڤ و تەڤگەرێک هەبوو یان نەبوو کێکێ من هەموو گۆڤێکی وسا بەر بم بەوەرە مرحبا اشترى مرحبا بخير حتى في ساعات توش داربي هم 24 ساعة 24 ساعت وكيل جبنا روجيه جبنا ملت فتره قد كي قاون زوش دسينه جبنا فتره قد كن روجا اول چوا در باز بو ورا روجا اولي روجانا نيكن روجا اولي انا هوا ينكه وكاولي نينه برو çiçik germe ملت عجز ve o paşvi ينكه yani بله نها اف زبش معلومه زبش دیاربکر بناودنگ مشهوره اف زبش کو داره اف زبش Adana'ya Diyarbakır derneketiye salı Adana'ya Adana hatine کیلو چقاسه کیلو کیلو 1.75 1.75 گلک باشه خلق کیجان فیکی زیاده تر دکرن ده ماه رمضان ده ماه رمضان ده قاونه زبشه قاون yani gündür o zeveş ondan sonra çilekin sevin ondan sonra erikin بله اوجی هنک فرنگی هنه و که ام بجم باجان سور تو کاری یک دو ابین ام نشات تماشاوان خواهج بدن جوان اف فرنگی یه گندانه جو گند هاتنه هر وها yani خوازایی نه وسام بجن دوالن بترکینه وسی کدره بسم الله کیلو فرنگی اب چخاسه کیلو فرنگی 3 ve 3 lira و nif yani هم بجا در دوره دلار که مرو دکاره بجنه وسا aynı وسه خلق چه دبیجن هون صحبت رمضان دکن مثلا کیف واش رمضان ایصالته قالوا اری کیفامته انا اشیاء پر بابیه و کعولینینه انا حالی اشیاء پر زیده بیه خلق و کعولی روجی عولی دنی دا انا زیده اشیاء ناسینه yani feki و زبزه لبازار زیده نه وسات دبیجی حالی زیده بیه و کعولینینه انا اول کم بو انا پر زیده بیه İndi eşya ne kirini? Demek o zede de bu hayvi dikev yan radı be. Radı be. Gerek demek o zede de gerek bir kevçim aradı be. Öyle ne keti ve kar roji teze başlamış bu hatta pazar ve usa devam ki. Pişti pazar uçta şu evi bir kevi. Pişti pazar uçdan ev bu hadu keve. Hatta roji teze ek bu belavi çiçik zede kirine. تا جبو ام بجد امساك هندك ما تا باشيفا خاكريا باشيفا خاكرما خير قاشا من روجا خوجي بگرن çiçek rahmeti de ve ama çibki خدا yardım tike işte باشه خدا قبیل که بله جوان فیکی ام لگل فیکی فروش بون هر وها 24 ساعتا او حواله خال و درنه فطار خو کریا و ساعت 3 و 9 دقیقه لو دره ده امساک دمو امساک دیسان ودگرن حواله جوان براستی حسن براوی جا چه خودی قبیل کیش رخی کیوه تو فقیه و صای خوش نشاندیش رخی کی جیوه افکار ما منیرت نوا مالا که دا خارنا خوش بخوتش رخی کی جیوه دالی و بحث شرینیت خوش بکد ویری جیل دفمه تنی آوا هی یعنی ویت برنامه خلاص بشنی ام بچین دست بخار نمیکن زور سپاس بوده افکار ما حسن کوستن شویه که راستا خوش دیاربکر دیال مداوی هر بجی تو خدا نفقی جی ان خدا درگه رزقی زیاده تر لیبکه دکتر هر ما بحثا فقی کر انکو میوه اما لبادینی پیدالین فقی نیتیگین بله پیش خواردن یعنی پاش خواردن بخوری زیاتر استفاده لی دکرین و زیاتر لنا خوشی کن دور دکرین والله خوی باشده که دور کویتوا چون کاتی نوع خواردنیک یک نوع بیه نک بیک و حبیت بیک و تکل که او باشده کراسی چون بیت يعني مثلا لپاش خواردن به فتره کش به من باشده که بعضا میوه سرکه آوی زورتیه وەکو شفتی وەکو گوندۆرە ئەگەر خواردمان لەگەڵ خواردنەکە ئەو ئاوایلەکە تووشایەتی مەعیدا ئەوەی وەکو بڵێ خواردنەکە هەزمەکە خواردنەکە ئەتوێنێتەوە شلیە کاتەوە چۆن وەک تیزابێک بە ئاو شلکەیتەوە فقوەتی ئاوهای نامێنێ ئەو خواردنە هەزمکە فبەشەرەکە سێرەکەی ماوەکەی چەند بی بۆ لای کەمی دەبێت 2 بۆ 3 سەعات یەڵە ئابڵێ ئەوە باشترین کاتە طبعا ئێمە ئەوەی بینم لە کوردستان سێ بەشمان خواردن میوەکە شەوانەی خۆین خۆی ئەگەر بیبینین لە دەرەوەی وڵات سێرەکەی سێ بەشی یان میوەکە لەگەڵ خواردنی بەیانیەی خۆن ئەو کاتە میوە ئیسفادەی زیاتر هەیە بەس بەڵام خەڵکەکە و بڵێ ئەوها لەسەر ڕاهاتوە حەقا مەجال بدەی نەک هەمووی لەگەڵ خواردنەکە و میوەکە هەمووی پێکەوە بخۆین بەس بەڵام خراپ نییە زۆر خراپی ئەگەر پێکەوە بیخۆن بەس بەڵام چەند دووری کەیتەوە وەکوی باسم کرد خواردنەکانی ئاوشتیایە زۆر ماوەیەکی کەممان ماوە زیاتر بالاخیری باسی بەردی گورچیلێ بکەین بۆ ئەوەی زیاتر خۆمان بپارێزین بەردی گورچیلە زیاتر چەند جووری هەیە لە ڕووی قەبارەوە گەورە و گچەکانی و
چارەسەرکردنی ئێستا چەند جۆرە چارەسەری هەیە مەسەلەن لە ڕووی ئەوانەی نوشدارەکان دەڵێن لێزەر و یان لە ڕووی سروشتی تەبیعی خۆیەوە فڕێ بدرێت. بەڵێ ڕاستی بەردی گوچیلەوە قەبارەکانی ئەوە ڕاستی دکتۆری جەڕاحی بەولیە یعنی نەشتەرگەری میزەرۆ زیاتر پێزانن بەس بەڵام کە بەعامەتەن چەند جۆرێک بەردی گورچیلە ئەوانەی سەبەبەکانی بەردی گورچیلەیە مادەکەی ناوێتی ئایا چی دروستی کردووە یەقلیان پێێن کالیسیۆم ئۆکزلێتە مادەی کالیسیۆم ئۆکزلێتی نەناوە یەقلشی پێێنێن مەتەن یوریک ئەسیدا چەند جۆرە تریشێ لەو بەردانە بەعزێکشیان سەرەکەی بەردەکە دروشتە یعنی کوبلەی زبرە نایەتە خوارەوە بە ئاسانی گیرە وێنە ناو کلێ بەعزێکشی لووسە هەرکەمە دروست بێ لەگەڵ میزکردن دێتە خوارەوە بەرەبێتەوە بەڵام بە عامەتەن بەردی گورچیلە ئەگەر لە 1 سانتیم کەمتر بوو ئەگەری ئەوەی هەیە بێتە خوارەوە و لەگەڵ میزکردن فڕێ بدرێ بەڵام لە 1 سانتیم یان 9 ملیم بۆ 1 سانتیم زیاتر بوو ئەوە ڕاستی پێویستی بە دکتۆری میزەرۆ هەیە زیاتر ئەوان ئایا قرارە دەم بە جیهازی لێزەر پێێنێن یا جیازێک پێێنن ئەسۆڵ ئەیشکێنن یان بە ڕێگای نەشتەرگەری عملیات یان بە نازور بەردەکە دەرەکەن نازورەکەشیان لە ڕێگای میزکردنە یا لە ڕێگای کلیەوە لە دکتۆر بەعام چارەسەرکردنی نەخۆشیەکانی هەناو بە تایبەتیش بەردی گورچی لە ئەوانە یعنی بەگشتی باز بکەین لە هەرێمی کوردستان ئێستا لە چه ئاستێکدا یعنی بەرەو باشتر واللهی ڕاستی ئەلحەمدوللا ئێمە لە کوردستان لەگەر بەراوردی بکەینەوە لەگەڵ جاران فەرقێکی زۆر باش کراوە منش زۆر پێم خۆشە ڕاستی ئەو پارە زۆرەی ئەبینی لە کوردستان ئەدرایە دەرەوە بۆ دەرەوەی وڵات بۆ وڵاتەکانی دەوروبەر وەکو ئیران وەکو تورکیا پارەیە زۆر ئەدرایە دەرەوە بۆ ئێستا وای لە هاتووە وەکو بڵێن بەشێک ناتوانین بڵێن نیوەی لە نیوەشی ڕەنگە کەمتر هاتوتە ناو کوردستان ڕاستە سەرفکری لە مستەشفە تایبەت یعنی هێشتا نەخۆشمان هەیە دەچێتە دەرەوە بۆ وەرگرتن بەڵێ زۆر هەیە بەس بەڵام لەگەڵ بەراورد دیکەینەوە لەگەڵ جاران نەخێر ینی کەمتر بووتەوە بەس بەڵام هێشتا خەڵکەیە لەگەڵ ئەم قەیرانەش ئەڕۆنە دەرەوە عیلاجی خۆیانەکەن لە ناو کوردستان سەبەب چێ ینی کەرتی تەندروستی یعنی ئەوەندە ئامێری پێشکەوتومان یا ئەوان لێرە چارەسەر وەربگرن یانیش ئەوان حەز دەکەن لە دەرێ والله هەردووکێتی بازێکان لە حەزی لێ لە دەرەوە چکۆسیقی مثلەن کەرتی تەندروستی کوردستانیە یان بازێکشی هەیە لە کەمبوونی چارەسەرکردن مەسەن هەیە پزیشکی زۆر باشی هەیە نەخۆشخانەی باشیە بەس ئەو ئامێرەی نییە لە بندەسی ئەو پزیشکە ئەو شتەی بۆ بکە بۆ نەخۆشەکە بەڵام لەبەر ئەوەی کەرتی تایبەت بە شێوازێک لێرە کەمێ ئەوەی کردووە ئەو کەسانەی ئیمکانێتی ئەوان نەبێ بڕۆن دەرەوە لە کەرتی تایبەتی ئێرەش ئەو بەعزێکی ئەجیزەی تازە و ئامێری تازەیە ئەو شانەیە بۆکەن نەخۆشی کورتخایەن بە تایبەتی ئێمە باسی تەسەموم بکەینی هەناو زیاتر باسی پێشمەرگەکان بکەین ئێستاوان لە بەرەکانی جەنگن و گەرمایە زیاتر لە دەرێ بۆ ئەوەی ئەوان لە تەسەموم دوور بنەوە خۆیان بپارێزن لە تەسەموم بە شێوەیەک خواردن بخۆن و بە شێوەیەک ئیدی لەگەڵ خواردن چ شتێک بخۆن هەتا تەسەمومیان نەگرتەوە مهمترین چش دوورکەینەوە لە تەسەموم دەبێت خواردنەکە خۆین پاک بێ ئەو ئاوەیە خۆین دەبێت پاک بێ ئەو ئاوەیە خۆین لای من مهم نییە ئای دەبە بێ یان ئای بەس دەبێت بکڵێ ئاوەکە بکڵێ لای کەمی بە دەدەقا ئەو مهمترین شتە ئەو خواردنی ئەو کەسەی خواردنمان بووەکە دەبێت وەکولی ئینسانێکی پاک بێ و فەحسی طبی بۆ کرابێ ئەو خواردنی بۆ پێشمەرگان نێدێ نابێت هەر کەسێک بێ خواردن بۆ خۆی بکە دەبێت دائیمەش دوورکەینەوە لەو خواردنە خراپانە ئەو پێشمەرگەی ئەو برا پێشمەرگەی بەڕۆژوو بووە دەبێت ئاگای لە خواردنی خۆشی بێ شەرت نییە ئێمە کاتی ئیفتارمان کردو ڕابکەین بۆ خواردنەکە و خواردنێکی زۆر بخۆین ئەتوانین ئەو خواردنی حەزمان لێ پارچە بکەین لە کاتی ئەو کاتی ڕۆژی شکاندن حتاکم پاشی و خواردن بخۆین و هەتاکم تێنیشیان نەبێ یان دایمەن ئەوانێ مەگەر بتەوێت تێنیت نەبێ کاتی ڕۆژوو بوون شەرت نییە دەبێت دوورکەیتەوە لە خێر زۆر خواردن دەبێت دوورکەیتەوە لە قاوە خواردن بازەکان ئێمە قاوا خۆم زۆری سادە یەکەم کەچی سێرەکەی ئەو قاوەی خواردووە بێتە وەکو حەبی میزکردن بۆ ئەو زۆر میزەکە یان بازە گەنجانەیە ڕێدبۆڵ و تایگەر و ئەو شتانە خۆن علەساس وڵاهی برسیان نابێ ڕەمەزانەکە کەچی سێرەکەی کاتی نیۆڕۆ دێ لەشی لاواز بچکە ئاو نەماوە ناو جەستەی وەندە بڕوان میزکە لەبەر قاوە خواردن ئەو شتانەیان پێیانێنم مۆز بخۆ باشە وەکو دیسان باسماکە لە بیدایەت قسەکە مۆز زۆر باشە مادەی پۆتاسیۆمی تایە هەست پێ ناکەی بە تێنی بوون زۆر لەش قووەتی ئەمێنێ چکە کەمبوونی مادەی پۆتاسیۆم بە عەرەقەکردن وات لێەکە لەشت جام بکە ئەوانەوەکە لیمۆ خواردن زۆر ئیسفادەیە زیاتر باسی خواردنەوەی لیمو و موزت کرد دکتۆر گیان بەس ئەمن زیاتر باسی ئەوە بکەم
زۆر جار دەڵێن ئەگەر خواردنێک خاوێنیش نەبی بەڵام پیاز لەگەڵ بخورێ دوور دەکەوێت لە تەسەمم ئەوە هەتا ڕادەیەک ڕاست و درست والله من خواردنەوەی پیاز لەگەڵ خواردن والله ئیمانم بۆ قسەیە زۆر چکو ئەگەر میکرۆب هاتە ژوورەوە هزار پیازش بخۆین ئیسپادەی لێ ناکەن بە کوڵایی بێ یان بەبێ کوڵاییش بێ میکرۆبەکە بێتە هۆی ئەو شتە ینی ئەوە نییە وەکو لێ پیازەکە حیمایەتی ئەو شتەمان بۆ بکە ئەی ئەگەر مەسەلەن پیاز بخۆین زیاتر دەتوانین لێمان دوورکەوتەوە لە ینی دوورکەوینەوە لە تەسەمم ینی ژەر تەسیری نییە تەسیرین نەخێر نەمزانیەوە من نازەمەکە جەنابەت لە شوێنێک خەندبێت زۆر جار چکامە لە دەرێ خواردن نەخۆین دکتۆر چکامە لێرە نین مەسەلەن زیاتر خەریکی ئیشین یعنی پێویستە لە دەرێ نام بخۆین یعنی زۆر جار دەڵێن یعنی پیڤازێ بخۆ هەتا دیر بیش تەسەممێ ڕاستیژی گەلە جۆرە ماڤە گولێ بێژ بەرەندێ ماڤیا پرسیار هەزرێکە خەلە هەیە بە پیاز بەعکسەوە من بیستمە هەر بینیمانشە ئەوانی تەهیز قۆڵۆنیان هەیە طبعاً وەکوی باسم کرد ڕەمەزان باشە بۆ کەسێک تەهیز قۆڵۆنیە ڕیخڵۆکانی سراحەت دەکات بەس بەڵام ئەوانی پیاز بخۆن هەیە تەهیز قۆڵۆنیان پێ زیاد دەکەن ینی زۆر کەس نەخۆش آخر یعنی تشتمە بەحسە پیڤازی کرد هیویدارینش پیڤازی دیر کەوێت چی ڕاستیژی نەکەنە وەختی پیڤاسەرنیە زۆر سپاس دکتۆر علی بەرزنجی بسپۆرێ نەخۆشیên تایبەت به هەناوە تو دیگەلمەدا بیتنەوە بەرنامە پاشیڤ دوێت ئیرۆدا زۆر سپاس بووتە هیویدارینژی بینەرەمە فۆشەخفنێتە هەروژی دکتۆر زۆر سپاس بەڵێ تەماشەوان هێژایدی ئەم گەل دکتۆریژی خلاص بین هیویدارین و مفا فایدەژێ خفنێن دکتۆری وەرگرت و سڵامەتی بووان هەمی نەخۆشاوین تووشی نەخۆشێنەوە بین و سڵامەتیژی بووان نەخۆشاوین یعنی نەخۆشین بچێکیانژی درێژ هەین هەمی سڵامەت بن ئەمێ بەرەف بوسنەوەی بچین یعنی بوسنەوەیژی تایبا ڕەمەزانە پیرۆزدا ڕێوەڕسمێن تایبەت هەنە ئەمێ بەرەف کەش و هەوای خۆشێ بوسنەوەی بچین بزانین ژبلی پەرستنا خودێ زێدەتر بوسنی حەسکن نزیکی هەفتوو بن هەم لێ خواردنا پاش یان بژینیا فتارێدا هەم وەکی دیژی ڕۆژانە بەرەف بوسنای هەر وڵات و کۆمەڵگەیەکی موسڵمان لە مانجی ڕەمەزان نەریت و شێوازی تایبەتی خۆی هەیە بۆ ڕۆژوگرتن و ڕۆژوشکاندن و مامەڵەی ڕۆژانەی ئەو مانگە پیرۆزە بۆ بۆسنەکانیش لە تەک ڕۆژی و نوێژ و نزای زیاتر ئەو مانگە بە کاتێکی زێڕین دەبیندرێت بۆ ئاشتبوونەوە و سەردانی یەکتریکردن ئەوان دەڵێن مانجی ڕەمەزان تەنها مانجی نوێکردنەوەی پەیوەندی مرۆڤ بە خوددا نییە بەڵکو داڕشنەوەی پەیوەندیشە لەگەڵ مرۆڤەکانیش هەردەم ڕەمەزان شتێکی تایبەت بە خۆی هەیە و هەبووە هەموو کاتژمێر و ڕۆژێکی ڕەمەزان تایبەتە وەک ئیمامەکە ئاماژەی بۆ کرد یەک نوێژی ئەم مانگە بەرامبەر بە هەفتان نوێژە بۆیە هەر ساتێکی ئەم مانگە یادگارێکی لات نەکراوە ئەوەی ئێرە ناساندووە ئەوەیە بۆنەی زۆرمان هەیە لە مانگە پیرۆزەدا هەموو ئێواران دوای ڕۆژوشکاندن لەگەڵ هاوڕێیان دەچینە دەرەوە سەردانی خزم و دۆست و خۆشەویستانمان دەکەین ڕەمەزان بۆ نوێکردنەوەی باوەڕ و خۆشەویستی لەگەڵ خوددا و مرۆڤەکانیشدا ئێمە لەو مانگەدا زیاتر لە یەکتری نزیک دەبینەوە بە تایبەت ئێواران کە بەهایەکی زۆری هەیە بۆمان لە بۆسنیا نریتێکی تایبەتی خواردنیش هەیە ڕۆژانە بەبێت جۆرە نانێکی خۆجێی کە سەمونی پێدەڵێن و لە سەمونی کوردی جیاوازە نانی ئێوارە و پارشێ و ناخۆن لە مەکە مەدینە کونیا ئیستانبول و سەرایەڤۆ شتێک هەیە هەموو شار وڵاتەکانی پێ بناسرێتەوە لێرە لە سەرایەڤۆ ئێمە بەنانی بەناوبانگی ڕەمەزان ناسراوین کە سەمون یا لە پینای پێ دەڵێن کە چێژێکی زیاتر بە خوانەکانمان دەبەخشێت لە سەرایەڤە و دەوروبەری مانجی ڕەمەزان لای موسڵمانان مانجی نوێکردنەوەی باوەڕە بە خودا و ئاینەکە هەرچی ڕۆژوگرتنیش کە لە ئیسلام هاوشێوەی ئاینە ئیبراهیمیەکانی تری وەک جوو مەسیحەکان زیاتر لە 14 سەدەیە پابندبوونی پێویست کراوە هەرچەندە مێژووی بە ڕۆژوو بوون بۆ زیاتر لە 7,000 ساڵ دەگەڕێتەوە و بودیەکان و ئەمریکا ڕەسەنەکانیش پەیڕەویان کردووە یادگار ئیسماعیل کوردستان 24 بەڵێ تەماشاوان هێژایدی بەرنامەی ئیرۆی پاشیوی ئەمێل بوسنەی بدۆی بینی پرۆستیژی کەشواوەکی خۆش پرۆستیژی ڕێوڕسمێن خۆشن لێ نزیکردنا هەفتوو شتێ هەری گرنگێتنەوە هیوا ڕەمەزانێدا هیوێکین هەم ژیوەکی خەلکی بوسنە تۆی بچیل هەرێما کورسانێژی خەلک گەلە نزیکی هەفتوو بن هەم لێ دەمێ فتارێ هەمژیل دەمێ پاشیوێ پیڤیا دەمێن خۆش دیگەل خواردنا پاشیوێ و بەرنامەی پاشیف ڕۆژێن داهاتیشدا هەتا ڕۆژێن داویێن هیوا ڕەمەزانێ دیگەل هەدا بەردەوام بە
و دخواست سلامتی بو هر نخوشکی پیدیایی بیت چهار سرکرین و خودی شفای بو فریکت و بشینت روزین به دا او جی پروژی بن مجدوعات خوبی وارنه کم تایبت جیل دمی باشی و فتاره و روز سلاوین ستافه تایبت یه برنامه پاشی جو کردستان 24 الباشوری کردستانی ور بگیرن جوان عابد دمی در بازبوی دا ام گله داو هر بجی